یادی جاران سەردەمی زێڕینی هونەر ئارامی دڵەکان تەنها ڕادیۆی گەڕیان. ڕادیۆی میلی گەڕیان دەنگی ڕەسەنی هونەرمەنجان. گەرەتەوێ کاتێکی خۆش و ساتێکی ئارام بەسەربەریت جۆ لە ڕادیۆی گەڕیان بگرە. چۆن لایە سەفای ئەربووی لەمێ ئەربووی قایەت ئاوایە هاتەیە وایە عەزیزم یاری بیسەران و بینەرانی بەڕێزی ڕادیۆی میلی گەڕیان، سڵاوی خوای گەورەتان لێبێ. من وەکو جەلال گۆڵەیی ئەم جارەش هاتمەوە خزمەتان. ئەم جارەیان کاک بوران عیبی نییە، 1:58 دقەیە زۆرم بەدڵە. خۆشەویستان، جارێکی تر دەستی کاکە بورهانی مسەوەر خۆش بێ. سپاسی برای بەڕێزم کاک جەزای سازەکەم. ئەمڕۆ جارێکی تر چوومەوە بۆ گەرمیان. کاکە فەرمان بێلانە هونەرمەندێکی ڕۆحسووک و دەنگخۆش و گەنجی شاری چەمچەماڵ. یاخوا بەخێر بەی سەر هەردوو چاوم کاکە فەرمان چاوت مامەستا جەلالی گیان. کاکە ئارامی گوڵ هاوڕێی خۆشەویستم، من و ئارام هاوڕێین، بەڵام جاری وایە لەسەر مەعاملە تێ گیرین بەعزەجار. تۆش یاخوا بەخێر بێ. زۆر خۆشحاڵ بووم ئێرەتان ڕوونا کردەوە. هەڵبەت کاک فەرمان هونەرمەندێکی پێگەیشت و لا و دەنگخۆشی منتخەی گەرمیانە. من قەت بە خزمەتی نەگەیشت بووم، بە زۆر ڕۆژەکە تەلەفۆنم لەگەڵا کرد، یعنی وتم بریا 3 مانگ لەمە بە پێش تەلەفۆنم بۆ کردایە. ئەمەنە پیاوێکی بە هەڵوێست و بە ئەدەب و بەڕێز جوابی دامەوە. جارێکی تریش 100 جاری تر سپاس دەکەم. خۆشەویستان، ئێمە بەرنامەکانمان ڕاستەوخۆ لە پەیجی فەرمی ڕادیۆی گەڕیان ڕاستەوخۆیە. دەستی کاکە بوران خۆش بێ. شێر و لایکی بکەن بۆی زۆرترین خەڵک ئەمڕۆ ئەم بەرنامەیە بینێ لەبەرەوەی کاکە فەرمان دەنگێکی ناوازەی پێوەیە. بۆ پەیوەندیکردن بە بەرنامەکەمانەوە 070 470 5264 یان کۆڕک 050 727 خۆشەویستان، کۆڕەکەمان ڤایبەری هەیە لە ئەوروپا و لە کوردانی تاراوگا، توانن پەیوەندیمان پێوە بکەن لە خزمەتیان نابی. بەڵێ کاکە فەرمان، باجارێ یەکەم پرسیارم بێمە لای لە کەیەکەوە دەست پێ کردووە و لە کەیەکەوە لە بواری هونەری میلی خەریکی باوە؟ وەڵاهی مامەستا گیان وەکو خۆشی خۆم دەمێک هایەڵێم، ئەگەر بڵێم لە 2011ەوە بۆ خۆشی خۆم ئەڵێم بەس وەکو بەڕەسمی هەر 2016 بوو دەستم پێ کردی، 5 ساڵە بێ. یاخوا سەرکەوتوو بە قوربانتم لەگەڵێوەشە. وەڵا ئەبوا 2009 دەسە پێ کردای لەبەرەوەی دەنگێکی زۆر خۆشە پێوە، یاخوا سەرکەوتوو بی. باشە، مەسەلەی بێلانەکە ئەم شەو لە ستۆری دام بەزانوتم بەیانی کاک فەرمان لای منە، زۆرم هین بۆ هاتووە کۆمنت. ئەم مەسەلەی بێلانەیە چییە؟ ئەمە لەکوێوە؟ وەڵی ئەوە لە بەریتانیا بۆم بڵین. باش، لەوێ گۆرانی مۆز بە خۆشی خۆم تازە باسم کرد 2011 ئەو کاتانە. باش، نە لە یوتیوب مەزانی، لە فەیسبوک و ئەو تۆڕە کۆمەڵاتی شارە مەزانی. برادەرێکم ئاوە شتەکانی بۆ بڵاوە کردم و ئیتر ئەو لە قەواقی بۆ دەستنیشان کردم. یاخوا سەرکەوتوو بی. وەڵی ئەگەر لە کەم پابوو بی ناقە ناگرم، چکا کەم بلانە نییە بەڕاستی. وەڵا بەعام لە ئەوروپا کەم کەس لانەی هەیەوی خۆیەتی مەزبوط و یاخوا سەرکەوتوو بی. وەڵا خۆ لە قەبەکە و هینە تاکە خۆشە، بەڵام ئیتر ئەوەی هەیە خەڵک کە ئەڵەی بێلانەوە زانە خانوون نییە. وەڵا ڕاستە وابزانم ئەمڕۆ جەنابە واب تازە هاوسەرگیری کرد. بەڵێ ئەرە وەڵا پیرۆزە بێ بەڵی دوای سەرکەوتنی اینجا هەر لەسەر قسەیش پۆستێکم بینی لەم ماوەیە لە ئینستاگرام نووسی بووی وەرە ناو فەرمان بێلانە بێ و 6 خانوتە بێ. ئای خوا لێو نەسەنێت. وەڵا بە قوربانم وڵایە دەکەوێت 50 خانووشە هەبێت. ڕەبی سەلامەت بی. باش، با بچینە لای یەکەم بەرهەم جارێ، بەسەر هەردوو چاوم دوایی ئەچینە ناو قسە و باس و پرسیار و پەیوەندی وەرەگرین و تەڵەن دەستخۆشی بۆ کاگارام ئەمڕۆ ئەزیێتمان نابەخۆ بەخش دەست و چاوە خۆش بە زۆر سپاس دەکەم.
ژینم تاریک بێنازە ژین ماوار خوددایە ژینم تاریک بێنازە ژین ماوار خوددایە ئەمڕۆ ئاسمانی باختی من ڕەشی ئەڵدایە ئەمڕۆ ئاسمانی باختی من ڕەشی ئەڵدایە دایە تۆ بۆ من هاڵێز بوویە تاکو مابووی ئەی دایە تۆ بۆ من هاڵێز بوویە تاکو مابووی من دوای تۆ ڕوو لە کام شوێنکەم چی نەژین مایە هەی من دوای تۆ ڕوو لە کام شوێنکەم چی نەژین مایە وڵات شۆڵە و بێکار زەژیم غەریبم دایە هەی وڵات شۆڵە بێکار زەژیم غەریبم دایە خوێنی سوورم لە چاو دەڕژێ بێکەسم دایە هەی خوێنی سوورم لە چاو دەڕژێ بێکەسم دایە تا دوا ژیانت بەسار بێت بە دەردەساری هەی تا دوا ژیانت بەسار بێت بە دەردەساری هیوا و مێد و ئاواتت بە هیچ نەگایی تۆ زۆرت چێژ لە دونیاوە لە جەور و جافا کەچی تەمانی ژیانە وەگوڵ هەڵواری هەی کەچی تەمانی ژیانە وەگوڵ هەڵواری وڵات شۆڵە و بێکار دەژیم غەریبم دایە هەی وڵات شۆڵە بێکار دەژیم غەریبم دایە خوێنی سوورم لە چاو دەڕژێ بێکەسم دایە خوێنی سوورم لە چاو دەڕژێ بێکەسم دایە یاخوا دەمە خۆش بێ دەست خۆش بێ گۆرانیەکی زۆر خۆش بوو جا ئەم گۆرانیە بۆیە تایبەت بوو لای من لەبەرەوەی بەسەر دایکا بوو لێرەوە سڵاو ئەنێرین بۆ هەچی دایکی دنیا هەیە دەستی هەموو داکێکی ئەو دنیای ماچەکەم ئەو دەسانەی تۆش خۆش بێ بەڕاستی مۆسیقایەک بۆ کرد پڕ بەخۆی دەست و چاوە خۆش بێ بەڵە خۆشەویستان بۆ پەیوەندیکردن بە بەرنامەکانمانەوە 1970 470 52 64 یان 1950 727 35 بەس مامۆستا جەلال یەک ئاماژەیەکی بچووک ئەو گۆرانی کەوتم هی هونەرمەندی شاری هەولێر مامۆستا قوبازی دەکە ڕێزمان بۆی هەیە ئەوتم با مافی نەفوتێ یاخوا هەر بمێنێ بەمانی شەڵڵا دەستی تۆش خۆش بێ و ڕێزمان هەیە بۆ ئەو کەڵا هونەرمەندە ئەویش هونەرمەندێکی زۆر باشە ئیشەڵا بە هیوای ئەوە ئەویش بانگەکەم لێرە بەرنامەیەکی پێەکەت ئیشەڵڵا باش کاک فەرمان زیاتر لەگەڵ کێیە ئیشەکانت لە ڕووی ئاسفەوە بەڵێ بابڵێ وەڵای مامۆستا گیان ڕاستی سەیری نرخی دانیشتنەکانەکەم جاری وایە لە هەولێر هەمە بۆ من وا باشترە کە ئاسفی ئەوێ بێنم مەسەفێکم ترە بەس هەتاوەکو لە مەنتیقەی خۆمان و سلێمانی چەمچەماڵ و ئیتر بەس هەولێر نەبێەوە لەگەڵ مامۆستا ئارام گەرمیانیام یاخوا لەشتان ساغ بێ مامۆستا ئارامیش ئاسپێکی زۆر زۆر سەرکەوت و باشە لای من باش لەگەڵ گۆرانی بێژە لەگەڵ چیا زۆر هینتان هەیە تەحملتان هەیە
لە شاری هەولێر لەگەڵ کاک ئامانزیاخی مامۆستا ئامانزیاخی کاکە سافەی شەریفی کاکە ڕێکان گردیشی ئەی لە سلێمانی لە سلێمانی وڵای بڵێم لەگەڵ چیە کاکە بڕیار گەیلانی ئەوەری لای خۆمانە باش ئەی ناسم ئیتر وڵایی بڵێم زۆرن هونەرمەندەکان بەس وەکو لە سلێمانیا بە زۆری دانیشتەکانم بەتەنایە سەرکەوتوبی تەبان ئامانجیاخی و کاکە سەفا چاوی هەردووکیان ماجەکەم بە تەلەفۆن پەیوەندیم لەگەڵا کردوون بە تایبەتی کاگامان ئیشێکم تێکە و لێرەوە ڕێزم بۆی هەیە زۆر سپاسیەکەم زۆر بە حرمەتەوە هەر بە تەلەفۆن هاتە پێشەوە لەگەڵ بە هیوای ئەوەی ئیشەڵا ئێمە خۆشەویستان ئەمڕۆ ئەخیر بەرنامەی ئێمەیە لە 2020 تا با بڵین ئیشەڵا پشتیوان بەخوای گەورە لە 2021 بەستایلێکی تر و بە شێوەیەکی جوانتر لە خزمەتان ناوین کاک جەزا مژدەیەکی یاومەتێ بەس جارە نایڵە مەڵەم نەوەکو سەر نەگرێ پشتیوان بەخوای گەورە احتیمالی هەیە بژبن بە تیڤی جاوە ئەگەر ببێ ئەوە ئاواتی هەمومانە هونەرمەندانی میلی کەناڵێکیان هەبێ ڕێک سەر بە خۆیان بێ وی خۆیان بێ بە هیوای ئەوەی ئیشەڵا بە جوهدی کاک جەزا ئەو برادرانە و کاک بورهان کە وعدیان پێیاوین پشتیوان بەخوای گەورە ئیشەڵا ئەبێ باش کاک فەرمان من حەزەکەم بەسەرهات هەیە هیچ بەسەرهات ئەرە وڵا ئەوەنم بەسەرهات مەقسێ باوکن ئەرەوەڵە لە کام و دەست پێ بکەم بۆت گیان باش وەستا لوقمان لە چەمچەماڵەوە سڵاو لە هەموو چەمچەماڵ سڵاو لە پایتەختی مەردایەتی وەستا گیان گیان خۆمم لە خزمەتە أخواتنا باش شكر قوربانم وەستا گیانەوە باشن أخوات سلامة كيف تشجع برنامجكم إن شاء الله وەتە ڕاستەوە خۆیە برا ڕۆناکەم أنت رأس أخويا ئەی يا أخوات دستان خوش بين ونتان زور بين دستان ساق بين يا أخوات بە قوربانە بم زۆر زۆر سپاس لەگەڵ تۆیە والله حسب كرد أقام لبرنامج بيا ودست خوشي لدرام تامكم هیچ هەیە بۆ کاک فەرمان خزمەکەی خۆتە چەمچەماڵی تعود ما تكم والله تمن دريش بين أقل إيوه يا لاشتاق بيه والله حسب كرد أقام ليتان بيه بس خوشي تام كاغا دلاديان زۆر زۆر سپاس دەکەین شێری کە باو پیاوە چەمچەماڵی هەموو عالم بیبینێ باوکمە أي بابا تۆ باوکی کاک فەرمانی والله ڕێز و حرمەتم هەیە بۆ جەنابی تۆ برا گەورەی تعود ما تكم كاغا دلاديان والله أنا والله بصر جيران لقافة والله وصل لقمان إخوان إخوان نسن براستي كوي كده تقديم كر كاكتر كم جا خو تقديم كر وتم بخوا جوم توي نبو كاكا خطايا أمانة برا أيوين للراديو لفيسبوك راسو خونا تام ناس عم تنبينم برا والله بشورة سر بيجي فرمي الراديو ملي قريان هل يكسر بوديا فيديو والله راسو خوم نبيني تايا با آخر تو لینچی پیجاکە نەکردو یەک لایکی پیجاکە بکە یەکسەریە والله لايكم كردوه وقران وجماعاتهم بيني بس وشي راسو خوكم نبيني با ڕاستەوە خۆیە زۆر سپاس دەکەین خوای گەورە کوڕەکەشت لێ نەسەنێ کوڕێکی بە ئەدەب و بەڕێز خوا سلامتان کات سواز بۆ عزیزتان کێشا سلااو ڕێزم بۆ جەماعەت هەیە ڕێز و حورمەتمانەیە بۆ هەموو چەمچەماڵی جوان چاوتان ماچەکەم خاڵە دەرگیان سپاسانەکەم تۆ بەڕێزی وەستا خۆشەویستم کاتێکی شاد خواگەدارتان بێت خواگەدارتان بێت وڵای کاکە ئەمەیان بە قورعان یاخنی ناکرێ وەڵای گوێم تێوەی نەبوو تەقەیە بە قوربانتم جێ مامۆستا لە بەرنامەکەی تۆ یا گیرامەوە چەند کاتە بەرنامە پێشکەشەکەم شتیوا بەسەرما تێپەڕڵ کێشەنیا بەسقەی ناکاتەی گوێمەێرێ بە زۆر پێم خۆش بوو کە باوکم بەشداری کرد بۆ من ئەو پەڕ گەورەیە و ئیتر دەستان خۆش بێ یاخوا هەر دایمە لە لووتکەیا بن و سەرکەون مامۆستای زۆر سپاس چاوی باوکی شماجەکەین سپاسیەکەین بە قوربانت فەرمان گیان ئەو کابرا هەڵشۆیەکە پارۆشتی لە تۆ وەرنەگرتووە خۆ گیان ناو وەڵڵا مامۆستای کاکە پشتیوان گیان لە سلێمانیەوە کاتتان باش سڵاو لێ بە کاکە پشتیوان گیان داواکەمی بەسەراتی و لەربەندە بە ڕۆژانەوەتن زۆر سپاس بە ناوی ئەوانیشەوە قوربانتم کاک پشتیوان گیان داواکەمی وڵی هەموو هونەرمەندێک دیارە ڕێسپەیەکی خۆی هەیە و ئەوشە وەک لاساییکردنەوە لاسایی یەکێکاتەوە ئایا کافەرمان کێ بە مامۆستای زانەیە خۆت زیاتر ڕێسکەی کێی گرتووە ئەو پرسیارەم بۆ هەیە جوابی بەرەوەمان فەرمان وەڵی کاک پشتیوان گیان وەکو لاساییکردنەوە پێم خۆش نییە لاساییش کەسێک کەمەوە لە ڕووی شەعریشەوە تەنها مامۆستایە کە بە مامۆستای خۆم بزانم مامۆستا ئامانزیاخیە لە شاری هەولێر لە هەموو لە ڕووی شعرەکانمەوە هاوکارمە بۆیە پێم خۆشە بە مامۆستا بانگی کەم هەر ئەویش کە بەم لە ڕووی مامۆستاوە باشە سەرکەوتوو ئینشاءڵڵا
بەڕاستی سەڵتی خۆشی لەداوەیە بە قوربانت بم دەست خۆش بە کاکە مەمنونی کاکە پشتیوان پشتیوانم خۆشحاڵ بووم زۆر خۆشحاڵتر بی خوا گەدار بێ کاک ئێمە زیاتر پشتیوان کاتێکی خۆش بۆ جەناب کاکە پشتیوان کاکە فەرمان با بچینە لای بەسەر هاتێک دوایە چینە لای گۆرانیە وازی لێ نایەنم تا 5 لێ رابی بەسەر چاو لە خزمەتم ئەو پارەی مەسلەی پارە خواردنەکەی کاکە هەڵشۆیەکە ئەوەشمان بۆ بڵێ دوایی بەسەر هەردوو شەهام پێم وەڵە من نەماوەتێ بەس هونەرمەندێکمان پێرە لێرە بوو بەخوا پێوە بوو کەرکووکە وەڵی هێشت بووتم بە قەبلی باوکم یا من عەقڵم نییە یا تۆ پارە خوراوتی چۆن نەزانیەتی ئەیوتمە هەڕیش وەرەوتی سلەمان باوکە ڕۆ پشتی منیشی شکانوە ئەفم کرد کاکە سۆران تەنیای گوڵ لە کفری هەمیشە سەربەرزەوە باشی برا جوانەکەم قوربانە بم گوڵ و دڵ قوربانی زۆر سڵاو ڕزمانێ بۆ کاک فەرمان بێلانا بە قوربانە بم کاکە سۆرانی گیان چاوی خۆت و هەموو خەڵکی بە شەرەفی کفری ماچەکەم قوربان فەرمان گیان ڕەبی سەلامەت بی خۆت ڕێزداری بە قوربانت بم خۆشەویستی واردار کاک فەرمان بێلانا وانێکمان لەسەر دایک بڵێ ئای بەسەر چاو ئەو بەسەمە بۆکێکنی میسەر بەسەر دایکا کاکە سۆران مان فەرمانیەکەم گۆرانیمانەوە بوو کاکە سۆران بەڵێ بەڵێ بە قوربان بەسەر دایکاوتت بەڵێ یەکەم گۆرانیم بەسەر دایکا بوو وەڵڵا والله ئەوەم بیست بوو کێشەنی قوربان لە پەیجەکە دوایی کە تەواو بووین لێی بێ یەکەم گۆرانی ئەوەیە بەدڵیش دەبێ زانم چکا من خۆم بەدڵ عیبینیە دەست خۆش بێ وادارم سەرکەوتوو بوون ئینشەڵڵا ڕەبی سەلامەت بی قوربانم خوافیز کاک فەرمان خوا گەدارت بێ کاکە سۆران چاوگەمە خوارد لەگەڵ خوارد لەگەڵ کاک فەرمان یەکسرە چینە لای گۆرانی و دوای دەزەکەی مە بەسەر مام ئارام ئەگەر حازر بی دەستان خۆش بە کاک جەزا ئەمڕۆ زۆر مرتاحم هەموو شتێ باشە ئاخۆم کەی گەردوون چێتە خاوێتر ئاخۆم کەی گەردوون چێتە خاوێتر ئێمە یاک بگرین دیسە شاوێتر ئێمە یاک بگرین ئەی مەڕۆنێ واگەن دیسە شاوێتر دڵم ڕاز بڕۆ دڵم ڕاز بڕۆ یاری مایان جوانە یاخود یاری تۆ یاری مایان جوانە ئەی مەڕۆ لێواجان یاخود یاری تۆ ئەو گەڕیانە پێشکەشە بە ڕادیۆ گەڕیان خۆزگە جوانیەکەم مەگەڕایەوە خۆزگە جوانیەکەم مەگەڕایەوە دەردی پیریم بۆ یەکێڕایەوە دەردی پیریم بۆ یەکێڕایەوە پێمەول پیریچی پێم کردووە پێمەول پیریچی پێم کردووە ئابڕۆمیلانە یاران بردووە ئابڕۆمیلانە یاران بردووە
سیودانەکەم بەگازاڵ کێشم سیودانەکەم بەگازاڵ کێشم مەگەر لە خاکە دەسوولێ کێشم مەگەر لە خاکە دەسوولێ کێشم خدا دەیزانێ لەسەر ئاگەرم خدا دەیزانێ لەسەر ئاگەرم خۆشم نازانم چۆن گڕناگەرم خۆشم نازانم چۆن گڕناگەرم دڵم ڕاست بڕۆ دڵم ڕاست بڕۆ دڵم ڕاست بڕۆ دڵم ڕاست بڕۆ یاری من جوانە یاخود یاری تۆ یاری من جوانە ئەی مەڕۆ لێواژم یاخود یاری تۆ کاکە ئارام دەمە خۆش بێ خاڵە فەرمان ئەم گۆرانیە هی مامەسای گەورە مامەساعینەتی بەڵێ هاتم ماڵێ مەرە وەڵا دەمە خۆش بێ زۆر خۆش بوو زۆر جوانە بوو. کاک محەممەی گوڵ لە چەمچەماڵی هەمیشە جوانەوە لە پایتەختی چەمچەماڵ و سڵاو لە خاڵە فەرمان و خاڵە جەلال و خاڵ ئارام بە قوربانی ئەو چاوانە بم ئەمڕۆڵی بەس لە چەمچەماڵینەوە چییە؟ وڵاتەنگە باش نایە مامەجێ ئەڵێم ئەم ڕۆڵی بەس چەمچەماڵ سەیرمانەکە ئەیکورە مامەفەرە خزمی خۆمانە برا لە چەمچەماڵ و ڕێز ئیسلام هەمووی ڕەبی بە قوربانم کاکە مەحەممەد گیان لە پایتەختی پیرایەکان و ڕێز ئیسلامانێ بۆ ڕادیۆی گەڕیانی میلی زۆر زۆر سپاس ئێمە ڕێزمانەیە بۆ خەڵکی بە شەرەفی چەمچەماڵ کوڕە ئێمەش یەک کۆ ڕێز ئیسلامانێ یەک جوانم خۆشەویستم با قوربانە بم چاوی ئەمەی کاکە حەمەدجیان هیوای سەرکەوتن و لە شتاخی و تەمەند پێشتان بۆ خوازم مامە جەلال بێ زۆر زۆر سپاس ڕێز و حرمەتمان هەیە بۆ تەواوی چەمچەماڵیەکە خوار لەگەڵ بێ کاکە حەمەدجیان کاک ئەحمەد خۆشناوەتی ئالێرەوە هەتا هەولێر سڵاوی لێبێ چاو و ماجەکەم بە گیانم قەرزاری تۆم یعنی بەڕاستی بێخەم بە بۆ سەری ساڵش دوو سێشتم بۆ حازر کردووی بەسەر هاتی سەری ساڵەوانە گەر دەرفەت بوو بۆ دەڵم بەسەر هەردوو چاو کاکە فەرمان با بچینە لای یادەوەریەکی خۆشی خۆ وڵی مامەستا ئەوەنە یادەوەری زۆرە بەس ئەم شۆ بیرم کردەوە چی بڵێم وڵی هەنێکم هاتەوە مێشکین با گێڕانەوە نییە بەس نوکتێکی خۆش لەبیرە باش بەدڵێ ئەوە ساڵێکیان لە گوندێکە بڵێن مەلایەکی لێ مەلاکە پێشنێژی گوندەکەیە و ئیتر ساڵانە زەکاتی ئەو گوندە خڕەکەنەوەی دەن بۆ مەلایە مەلاکە دیارە نەبوونە تۆزێ باش وڵات دیارە ساڵێکیان دوای چەند ساڵێک کوڕێ لەو گوندەیە ژنێنێ کوڕەکەش وەزعی خراپە ئیتر وتیان مامەساگیان بە ئەم ساڵ زەکاتەکەمان بۆ کوڕە بێژنێنێ گونا هەوەزعی تەواو نییە و بیلاوەک حەجوایە ئەرە وڵا ئیتر بە هەر چۆنێ مامەسانێ ناقەنەعەت مەلاکە وەڵا مەلاکەش چەند ساڵە خۆی لە چاوەڕوانیایە بۆ زەکاتەکە و بە قسمەت ئەو نەبوو دیارە زۆری پێ ناخۆش بوو ئیتر وڵات دیار بوو دوای دو سێ ڕۆژ گەشتە ڕۆژی جومعە لە خودبەیان و لە نوێژی جەماعەتە و مامەسا جوا لە پێشەوەیە ئەو سەرێکی دواوە کرد تۆ ئەزەی بێتاقەتی نە وەزعی زەکاتەکە سەیرێکی ئەملا کرد سەیرێکی ئەولا کردی جوا ڕێز بن وەکی زەکاتەکەی مەیکە نەگەوادی دەست و دەمە خۆش بێ کاک مەریوانی گوڵ لە فیرلەند داوە کاگە ڕێز و سڵاوی تایبەتم هەیە بۆ ڕادیۆ جوانەکەتان دەستشێن بەرنامەیەتان لێدەم زۆر زۆر سپاس دەکەم کاک مەریوان گیان چاو و ماجەکەم قوربانە بۆم خاڵە ئارام چاوت ماچەکەم دۆستێکی دیێرینی خۆما خاڵە فەرما مەمنونین کاکە مەریوان گیان بە ناوی بەرنامەیەتان لێ کاکە مەریوان گیان کاک مەریوان جان جۆم لێتە ئەڵێم کەرەنتینە نەکراونێەوە خۆشکور وەڵام بەرەوەڵا دوو هەفتە گەرنتینە گراین بەس تەواو بوو یعنی شکر بێەوەی بوون لە خوای گەورە بە زیابێ ئێوە ئارەوەڵا لە خواوە زیادی بە سپاس بەخوا بە هیوای ئەوەی کە ئیشەڵام دەرد و بەڵایە لەسەر هەموو جیهاندا بە ئیشەڵا ئیشەڵا دەستخۆشیتان لێدەم بەڕاستی بەرنامەیە جوان دەستان خۆش
زۆر سپاس بۆ جەنابیش و چاو و ماجەکەم زۆر سپاس دەکەم ڕێز سڵاومەیە بۆ بینەرەکانش چاوتان ماچەکەم قوربانە بم دەست و چاو خۆش بە ڕێزمانەیە بۆ هەموو کوردی تاراوگا چاوی هەچی کوردی تاراوگای قوربانی سپاس دەکەم مەمنون چاو قوربانە بم بەخوا برا ئەمڕۆ نەهاتە کورە دەستیشم بەر مایکەکە ئای ئەم بەخوا ئەو سڵێمان هەڵشۆیە سڕی کردو نازانم دوێنێ بە چیم کوڕەکەم چی وت دایکی لی تووڕە بوو وتی باشە ئیتر وتی چی باشە وتی وەڵایە جیناچم بۆ لای سڵێمان هەڵشۆی تم برا ڕۆ تۆژە زانی ئەوتی هەچی تەلەڤیزۆنە خۆ باسی جایەوە باوکەوە کیێ و زەلامە وتم لێ گەڕەبان نەیزانی بە قوربانە بە ماڵی 5,000 کەسی کاول کردووە کاکە با بچینە لای گۆرانیی تر و ئەی بەسەر چەما ئەی ئارامجان تۆم ڕۆ هیچم بۆ ناڵێ ئاخر خۆ کاکە باش بە ئەم پەیوەندیش وەرگرم کاکە ئاکۆ گیان دەسلێمانیەوە ماماکۆ گیان بە قوربانە بدم یەک تۆز دەنگی لایفەکە کسکە کاکە جەلاجیان باشی شکر بە قوربانم باماکۆ گیان بە قوربانم حاڵەت بفەرە سڵاو لە تۆش ئاکۆ گیانەوە تۆ هاوڕێی خۆشەویستمی کارە وەڵا بە قوربانە بم چۆنی هەورا هونەرمەندی خۆشەویست کاکە ئاکۆیە چاو ماچەکەم کاکە جەلا تۆ چۆنی باشی شکر هەردوو چاوە ماماکۆ گیان برای بە ڕێزی خۆشی بەرنامەکە و لیەکەم حەوبرای باوکم بە خێراتی میوانەکانی شتەکەم بە قوربانم بە هیوای ئەوەژی شەڵا تۆش دوای سەری ساڵ بەشداریمان لەگەڵا بکەیت تۆ براگەورەی حەوبرای باوکم بەس شتێکمان لێمانە شتێک زیادەوەری خۆشمان بۆ بژێرێتەوە کاکە جەلات بەسەر ئەو جوتە چاوم یەک دووشتم لەسەر سەری ساڵ حاضر کردووە خۆر کەیوانە داماوەکەم بەدەستەوە قابلی خۆ ئەوەی فەرادیش خۆشە کاکە جەلات بەخوا فەراد گلەی لێ کرده بووم تبی وەڵڵای بیلای حیاوا ڕوونی بردووام سەلامەی هاو قوربانم کاکە جەلا حەزم گوجەم لە تەنگتانە بەس ئاکەوە خێراتی میوانەشتە کە خاڵە فەرمانی ڕەبی سەلامەتی بە قوربانە بم کاکە گیان تۆ برای منی کاکە ئاکۆ گیان زۆر سپاس دەکەم کاکە جەلال گیان دوای سەرکەوتنتا بۆ خوازم کاکە برای بە ڕێزی ڕێز و حورمەتمان هەیە بۆ هەموو ئازادی جوان بە چاکەی دڵم چاو ماچەکەم چاو ماچەکەم قوربانم پەیوەندیمان هەیە بچینە لای کاک فەرمان ئادەی بە قوربانە بم بەس کاک جەزا بەو هینە هەڵشۆیەکەوە گرتوێتی بۆ بەم ئەی بەسەر چاو باوکم بە شەرەف و ناموسم بە قەسەر وەزیرە ناسناوە بۆ منیش دەستەکەم بە دەست بڕین نەبەر کورە دانێ بۆیە کا ئەڵێ کاکە مەیهێنە ئەی خۆمەڵە بە قورعانە رێهێنم دەوەرە کاکە ئەرە بە شەرەفم ڕێک بوو بە فەریقە شوێری سەردەم کاکە ئەحمە خۆشناوەتی شاب گیان سڵاوتان لێبێ و کاتتان باش سڵاو لە تۆش دەنگەکە مەڵی بە بیکاشۆ ڕوان ناگاتە لاو نازانم چییە وەڵڵاهی نازانم داخل نەبوو کاک دەلا دەنگەکەت شاب گیان دەنگ و باسی تۆ چۆنە وەڵڵا الحەمدلایەوە چۆنم بە خێراتنی میوانە بەڕێزەکان دەکەم دەستخۆشتانێ دەکەم بەرنامەیەکی زۆر جوان و قەشەنگە زۆر سپاس بە ناوی کاکە فەرمان ناڵێم بێلانە لانەی هەیە لەگەڵ ئێستا لە رادیۆ گەڕیانە ینی لە رادیۆ گەڕیان بێ لانەیەوە ئەوە هەر ماڵی خۆیەتی ئەوە پێویستە ماڵی هەموو کەسێکە بە قوربانە بم قوربانی تۆم کاک دەلال کاکە ئیمڕۆ هەم تۆ هەم کاک فەرمان بەسەرهاتی خۆشتم دەوێت بەسەر سەر و بەسەر چاو تۆزەشتم بۆ حاضر کردووی چونکە کۆتا ئەڵلقەی بەرنامە یادەوەری هونەرمەندانیشتا ئێستا لەسەر هەڵشۆیەکە بۆمانەڵە شتی خۆشمان بۆڵێ ئیشەڵڵا تەوا کاک دەلال کاک دابان لەوێیان لەوێ نییە کاک دابان لێرە نییە کاک ڕێباز و بانەخان لێرە نەبوو کاک دابانت بینی بڵێ ئەو ڕۆژە ئەو سیزت بۆ لە ناوسیارە لێ بەجێمە سیوچی لێ بەجەمە ئەدا لەسەر تۆشە تۆ پێی بڵێ بۆ بەجێما لەسەر تۆێ بەخوا باش بەسەر چاو باشرا گەورم تۆ بەڕێزی تۆ بەڕێزی قوربانی تۆم ڕێز و سڵاومان هەیە بۆ هەولێری پایتەخت قوربانی تۆم قوربانە بم کاگە حەمدیان دەست و چاو خۆش بێ کاکی گیان با بچینە لای ئەم بەرهەمەیان ئەی بەسەر هەردوو چاو ئەی بە قوربانی چاو
توخداوەرە نازەنین بپرسە لەمنی غەمگین توخداوەرە نازەنین بپرسە لەمنی غەمگین دنیا هەندەی پێناوەیە وەرە با پێکەوە بین دنیا هەندەی پێناوەیە وەرە با پێکەوە بین هەرەوەی پڕ بەدڵی خۆم خۆش دەوێ چەند جوان و شل و ملە لە بەراو چاوەت دەمرم پڕ لە دەرمان و کلە پێوڕا دەبرێ بەلەنجا دڵی کۆتر و بولبولە دڵدارم خۆشەویستم بەو خودایەی عادلە خوا دەکا باڵای تۆم بێ لە هەموو شتم کاملە باوکت بەبێ تەمامم بەدایکت دەڵێم بلە سەیرێکی بێلانەکە بێ تۆ ماڵی کاولە عمری 25 ساڵە دەڵی موالی چلە دەدەم لە کرێی ماچێکت بەردەڕەش و بەرتلە سڵاو لە مامۆسا جەلال لە کوردستان سومبلە کێڕقی لە جەنابتە ئیشەڵا گەڕۆگولە ئیشەڵا گەڕۆگولە هەی چەندی لە باڵە جوانە یاسوکەوێی فیسانی دەڕوا خۆی دەلەنجێنێ وەکو بەرخی حەمدانی هەی خۆشە لە باوەشیگری لە ناو پوش و پاوانی هەر مشێت و شەیدایما ئەویش لە من ناڕوانی بریا و خەرا و کەبام دەخشێ لە ناو مەمکانی خۆشە دەست لە ملیکەی ماچکەی سەری کوڵمانی دەترسم بۆ یەک نەبین چێ پێڵی باسانی لەسەر باڵای پەروینێ تووشم دێ ماڵ وێرانی بۆ خوازبێنی دەینێرم مامارام گەرمیانی بابی ئاوچەم نەداتێ بمرێ بە بێ ئیمانی شەرتە دەستی یەک بگرین دووربین لە ئاوەندانی هەڵی دەگرم و دەڕۆین دەچی خەشە شەروانی سڵاو لە مامە جەزا بژی بە شادومانی ئەم شەو میوانی تۆمە دەرناچم لە فەرمانی ئەمڕۆ میوانی تۆمە دەرناچم لە فەرمانی سڵاو لە مامۆسا جەلال تۆ خۆشیێری مەیدانی بە قەد و قیافەی دیارە مەرد و کوڕی پیاوانی هەی لە تاو بەشنێ باریکت پیر بووم پشتم شەماوە ڕەنگ زەرد و پەریشانم حاڵم تەواو شێواوە خەم و دەرد و پەژارە بەشی منی داماوە لەو ڕۆژەی تۆم ناسیوە ئاگام لە خۆم نەماوە هەی یەکەم جار کە تۆم بینی ڕوخسارت دەدرەوشاوە ئاگرێک لە دڵم بەربوو هەرچیم کرد لە کوژاوە بەنی گاوە دەمڕوانی خوایە چیم لە بەرچاوە هەروەمزانی خەیاڵە و یەکسەر کشامە دواوە وتم ناناشێت بوومە نوشتە و جادوم لێکراوە هەزار جا سوبحان الله خوداچی بە تۆ داوە پێم وابێ جوانیەی تۆ لە بەهەشتێ هێنراوە هاوار و داد بە ماڵم خوایە چیم لێ قەوماوە بۆچی ئاوهام لێ هاتووە سەرم لە خۆم سوڕماوە خۆزگە خەم و پەژارە لە ژیانی من دەبڕاوە ئەو جوانەی مەجبوری بووم شەوێ لە لام دەماوە داستانی عاشقەکانم هەمووی بۆ دەگێڕاوە هەی عاشقەکان بە یەک ناگەن لە ناو کوردەروە باوە دەمرن سەر دەنێنەوە بە خۆزگە و بە هیواوە فەرهاد لە تاو شیرینی ڕۆیشت و لەگەڕاوە مەمیش بۆ خات و زینی لە غوربە سەری ناوە لاسیش لە تاو خەزاڵی
هەتا مردە حەساوە هەسیامان دیش لەبەر خەجێ لە شاخە خۆی هەڵداوە پەروانە لە تاشەمی بوو بە بۆم و تاواوە های مەزدوشێتی لەیلە بوو دەشت و دۆڵی پێواوە یوسف لە دە زوڵەیخا چەندی تاڵی کێشاوە بە دەردیوانە دەچم ئەو ڕۆژەم لە بەرچاوە بشی وستاد گەرمیانی لە کوردستان ناسراوە لێیدا ئارام گەرمیانی هەراوهای لێداوە مامە جەلال لێرەیە ئەمن نەکشێمە دواوە هەرچی دڵت دەیخوازی بەسەرە و هەردوو چاوە بەسەرە و هەردوو چاوە بە قوربانت مامۆستای ژیان بەڕاستی گۆرانێکی شاد بوو بەس لەگەڵ ئەوەی شاحەزین بوو بە قوربانت دەست و چاو خۆش بێت دەستی کاکە ئارامیش خۆش بێت کاکە ڕەفعەت گەرمیانی بمان بوورە دەمێکەیە لە سەرخەتی بەڵام بەخوا من چوو بوومە هەوای خۆمەوە سلام مامۆستا جەنابگیان بە قوربانە بم خاڵۆ گیان جەنابە باشی بۆ مامۆستا فەرمان و کاک ئارام گەرمیانی خۆشەویست و هەموو تەواوی ستافی ڕادیۆکەتان ئەوانیش ڕێزیانەوە بە ناوی ڕادیۆی میلی گەڕیانیشەوە چاو ماجەکەم قوربان وڵاتیم خۆش و بەشداری بکەم و دەستخۆشیتان لێ بکەم و چاوی هەمووتان ماچ بکەم زۆر زۆر سپاسی چ هەیە بۆ کاک فەرمان وەڵا کاک فەرمان جگەل لەوەی دەنگێکی خۆشی و هاوڕێکی خۆشەویستمە یانی کەسێکی ئازیزە قوربانتم گەرمیانی گیان مامە ڕەفعەت زۆر گەورە بووم کە بەشداریت کرد مەمنون بۆ تەلەفۆنەکەت گەورەت کردم قوربان بەم چاوی کاک ئارام گەرمیانیش ماچەکەم بە ناوی ئەوانیشەوە چاو ماچەکەم بە ناوی کاک ئارامەوە من قوربان وەڵا هەر پێم خۆش و بەشداری بکەم باو ڕێز بنێرم بۆیان وەڵی کاکە ئەمڕۆ من بەتەنیا ماومەتەوە ماشەڵا پەیوەندی هەر گەرمیانیە گۆرانی بێژ و عازمەت گەرمیانیە بەس منی پێنج جوێنی تیا لەگەڵ کاک جەزا وەڵی خۆ دەزانی گەرمیانی هەمیشە هەموو بوارەکانە هەر بوونیان هەبووە کاک جەلال من با پێوە بڵام لە هەموو بەرنامەیەکا باسم کردوون من گەرمیانیم خۆشەوێ زۆرترین ڕەفیقی ڕاو ئەوانم لە گەرمیانە هەر دڵیشم پێتان نەکرێتەوە بەڵێ لە یەکەوە دوورین لەگەڵ پێنج جوێنە بەخوا منیش تۆ کەسێکی خۆشەویستی زۆر زۆر سپاس دەکەم ئێوە بەڕێزن خۆتان خۆشەویست قوربان پێم خۆش و بەشداری بکەم لە بەناو دەست و چاو خۆش بێ زۆر زۆر سپاس دەکەم کاکە ڕەفعەت گیان لەی کاتێکی خۆش و بەهیوای بۆ جەناب و بۆ هەموو خەڵکی چەمچەما قوربانە بن لەی بە قوربان کاتێکی خۆش بەڵێ کاک جەزا پەیوەندیمان نییە زۆر باشە داوای لێبور نەکەی نەگەر پەیوەندی بوو ڕایگرن لەبەرەوەی کاکبوران زۆری بۆیە نام گیان کاگەرە بەخوا فەرمانگیان تۆش بە من خراپترین هەڵشۆیەکەی وای لێ کردوین سەرمان لێ تێت وەڵاوەدا دەفتەرەکەمان بەجێ مابوو ناوەکانی پیاوانە بوو نووسراوە ئەڵێ هەر دەکەم بە دوو ژنە بەڵێ ئاوان بەسەردا بڵێ ئەڵێ هەرێکەم بە دوان ئارە وەڵایی بەغیرە ئەشۆ بیلا من خۆشمەوێ و پیاوی چاکە طبعاً بەرەوسەری ساڵە چین منەوەی کە یادم بکەوێتەوە یەک دووشتم لە بیرە کاک بوران هۆڵی چۆپیمان گرت ساڵی 2004 هونەربەندی خۆشەویست کاکە کاروان نووری و کاگۆرانی نزیبات و کاک ئەحمەد بێکەس و ڕێزم بۆیان هەیە بە مشتەرەق قاعەیەکمان گرت طبعاً ئەو کاتە تازە پرۆسەی ئازادی عێراق کرا بوو خەڵکیش ئەو شتانە ئەکرا بەس بەو زەقیە ناوا بڵێن هەموو کەسێ ناهات ئیتر ڕاستیەکەی تا ئێوارەیەک بلیتمان نەفرۆشت کەچی خواوای کرد بارانە باری خواشایەدە یعنی چۆنەڵی مێزی زیایەماندانە ئەمەنە خەڵکە سۆرانی مەلام لەگەڵا بوو بەیەکەوە مۆسیقامان لەیە بەڵامی تر من وتم زیاتر سۆران تۆ با من سەرپەرشتی قاعەکە بکەم بەڵێ برادەرێک هاو عایلەش بوون خۆ هەمی عایلەی بوو زگوردی تیانە بوو ئەها ئەڵێ ئەمە بۆ نمونە هەر خۆی تەبیعەتی وایە دەموچاوی وایە ئیوت خۆ زۆر پیاوێکی بەڕێز بوو کە من قسەم لەگەڵا کرد بەڵامی تر ئاوا دانیشت بوو هی نییە کرد و ئەمانە خەڵکەکەش سەیری ئەکرد بە نەوعی لێ تێگەیشت طبعاً ئەوەم بیرە سۆرانی مەلا نۆکاوێکیان بۆ هێنا زۆر گەرم بوو نۆکاوەکە وتیەوە بەچی ساردی کەمەوتم کڵۆیە سەهۆڵی تێکە کە تێی کرد بەستی نۆکاوەکە وتیەوە کوڕی باش ئێوتم جاکاکە تۆ بۆ بەقسەیم نەکەی تو شەرەف سەهۆڵ کراوەتە نۆکاوە ئەلا کولین عادە دوا بوو سەعات 12 شەو
جۆزەکە دایەوە بۆ 1 دقە باشە من خۆم لە دڵی خۆما بە کاروانوری وتم کاکە با ئەمە نەکەیمتی بۆ وتم وڵی هەر قەی چیەکاوی بۆچی تۆزە گڵۆب کزەکەین و بەس بە هەبێوتی کاکە نابێ و ڕێڕسمی سەری ساڵە و بابنوێل سۆرانی سۆرمان کرد بوو بە بابنوێر وڵا دەی بەڵێ جۆزەمان دایەوە تەبعاً ئادە دوا بوو ئەو کاتە ئێستش تقریبەن وایە سێ و پرتەقاڵ و مۆز لەسەر مێزەکان دائەنرا بڕوان پێ بکە کارەبامان کوژانەوە ئەو پیاوە داماوە بەقەی عەلوەکە میوایان تێگرت کاکە بوو بە 1 سەمڕ و بیگرە و بەریێ هەڵیکەیەک بوو چییە کاکە جۆزەکەش دوور بوو تا ئەحمەی هۆڵی چۆپیش ماڵی ئاوا بێت تێگەیشت جۆزەکەی هەڵایەوە کە جۆزە هەڵیرایەوە کابرای داما و بەشەرمە و ئێوارانی سەرسیەکە هاشت دانێن ڕێک هەموو جا پرتەقاڵ و سێ و ئەوە بوو جا ئەو شەوە بۆ نەکبەتیەکەی ئێمە کەیوانیشمان لەگەڵا بوو کەیوان تۆزە کەوت بووە جەوە لە سەعایە کاوتیان جەڕێ دوم بەڵەمان بۆ ڕاکێشن باشە ئەیتر دوم بەڵەش خۆ دەزانی عادەتی چۆنت لە تورەکەیەکایە و تۆپەکە دەرێنی وەڵام منیش لەناوە هەموویاوتم کەیوان جاوەرە تۆ بیخوێنەرەوە بە ذاتی خوا ئەی 50 عەفوو 15 31 عەفوو 13 ئەمە ئیتر 41 عەفوو 14 کابرا هاوتی کاکە ئەگەر خەتم کردووە ئەگەر دوم بەڵەشم کردووە کامیانە یعنی وای تێگا بوو بە سەریەکەوتم کاکە هەڵی وەشێنەوە بۆ خاتر لە ماڵا بێ لەوە وایە بەم بینەکەی ئەی وتم سەرێ لە قوڕنەی عەفوو کەی لە دوم بەڵایە جارێ دوو جار هەیە کابراوە تێ ماڵی خەتە دوم بەڵەشی پڕ کردوەوە هەر بۆی دەرنەچووە بەڵێ تەبعاً ئاراز ڕەباتی پار ئەم کاتە دەوری با بڵێن سیوێکی مان کاقایر بە هیوای زوو چاکبوونەوە بۆ جەنابیان ڕێزم بۆی هەیە کاقایر مەریاسی بە ئارازی وتی ئاراز ئەم شەو لەکوێ ئێمە خۆمان بە یەکتری ئەڵێن وتی 3 شوێنم هەیە منیش سەیری ئارازم کردتم 3 شوێن چۆن ئەکرێ وتی لە میوانەکە و لە نووسنەکە و لە مەتبەقەکەم یعنی ماڵەوە لە ماڵی خۆی قایر وتی ئەگە ماڵێ بە قوڕنەگیرێ ئای وتی لەکوێم چی هەیە بەم قەیران و بەم داماویە سڵاو ڕێزمەیە بۆ هەموو ئەو هونەرمەندانەی کە باسم کردن چاوی یەک بەیەکیان ماجەکەم من ئەمڕۆ لەمە زیاتر ناڵم لەبەرەوەی گوێم لە کاکە فەرمان کێ کاک جەزا کاگەرکان لە سلێمانیەوە کاگەرکان گیانم کاتەوە باش کاک جەلالم ڕێ باش قوربانە بم چاو ماجەکەم باشی براکەم زۆر سپاس کاکەرکان گیان قوربانم دەستخۆشی بەرنامەکە و لێ یەکەم هیوادارم بەرنامەیەکی سەرکەوتوو بێ و نمونەتان زۆر بێ سپاس دەکەم چاو ماجەکەم کاڵەکان گیان فەرمانی خۆشەویستەکەم هاوڕێی خۆشەویستم و لەگەڵ کاکە ئارام گەرمیانیەوە هەر عەزیزە لە لای من بە قوربانم کاکە ئەرکان گیان برا گەورەی ئەوانی چاو ماجەکەم کاکە جەلال بە کاکە ئارام بڵێت خوا ئەو بەسەراتەمان بۆ بگێڕەوە کە چبووی بە لێر لا دابوو لە پردێ وتبوو هینمان بەرە کابرات و بی هینمان نییە خواحافیزە بێ وەڵاهی خۆوازی لە نایەنم لە ئارام ئەوە نابێت داغڵی بەرنامەکە بووین ئەویش و کاک فەرمانیش شتی ترمان ماوە بۆمان باس کرد ئەمە شەکەیت من هەر حەزم پەیوەندیگەم بەرنامەکەی بەڕێستەوە دەستخۆشکەم دەرکەوتن تا بۆ زۆر سپاس دەکەین چاو ماجەکەم کاکە ئەرکان حەزیەتی کێشا سپاس بۆ ڕێزم بۆ جەماعەتی کۆنتڕۆڵش بۆ برادەران بۆ هەمویان بە ناوی کاک جەزا و بانەخان و کاک ڕێباز و کاک بورهانیشەوە سپاس دەکەین قوربانم من هیچی ترم نەماوەجگە لە خۆشەویستی بۆ بەڕێستان زۆر کاتێکی خۆش خاوەن ڕێزی کاکە ئەرکان گیان کاتێکی خۆش و کامەران بۆ جەنابیشت ئارام جان مایکەکە بەمەیان چی ڕزگارت نابێم بڕۆ تو لە شەوەوە تەلەفۆن بۆم نەکەڵی هیچم لێمە پرسە جا ئێرە کە هاتی تازەوە کوسەجن وایە ئێرە لە خزمەتای ئەو مەسەلەی پردێ چییە بیبەرە پێشەوە ئارام جان ئەبێ من بە تۆ بڵێم ناخر ئەوەی تۆ عەسڵیەک ئێمە فەقیرانەیە ئەیتر کاویان دانا بوو لە کاتە ناوگەین بۆ نهات هین بە چەنە دیکاکە وڵای هینمانی ناوە یاخوا سەرکەوتووی ئەی بەسەرهاتی دانیشتنەکەی دوکان وڵی کاک جەلاگیانەوە کاک فەرمانمان گەڵا بوو لە دانیشتنەگاتینەوە لە هەولێر ئیتر جەماعەت چاوەڕی ئەمیانە کرد دووسێک بەرانی پێشتری لێبوون تقریبا ساعات 2 شەو بۆ خەڵگەیشتنەوێ ئیتر ئێمە چوین بەدەتی خۆت دڵی لێبوو بنەوە باش
ئیتر وڵای ساعتێکمان بۆیان وتومانە و وتم تەواوێکم ودانێک تۆزێک ئەو جە ئەوانە بوو وڵای واسی قاچشکێنم هەڵاتە من لە شوێن خۆم دانیشتم کاکە ئەمە گاعدەیە نیفرادیە تاوان لەسەر ئەو هەولێرەی کاگە ئارام لەگەڵ هونەرمەندی خۆشەویست کاکاروان شارەوانی لە هەولێر حەفلەیەکمان نەبوو سەعات 2 شەو تەواو بووین کە هاتین ئەو کاتە لە کەرکووکەوە ئێمە هاتین پێشمەرگەی تیا بوو کەرکووک لە سەعات 2:12 ئێمە نەمانزانیوە کە ڕێی گیرێ و نەیانە هێش بڕۆی ئەلاکولین لە مزگەوت هەیە ئەمەی ڕێبواران و ئەوانە من دڵم خۆش بووتم لەوە ناچێ ئەمەم جەور و شتی هەبێت درگاکەی کرا بۆ احتیادی درگاکەمان کردەوە چووینە ژوورەوە خەوتی دەوری سەعات 2:02 و ئەوانە بوو کاکە کاتێکم زانی لە 6 جەورەکە هاو بە تێڵایەکەوە تاوان کە لە دەرەوە مەرزیەکەی بینی بوو پڕە لەم کە بەرەو هین هاشێت بوو وتی هەسن لە ئێوارەوە دەهۆڵەکتن و لۆتێتیەکە نەسەرەوە هاتون لە مزگەوتەکە خەون وەرە بابە بۆ خاتری خوا وتی هەڵەسن یا بەم لیسە پشتی هەرست دوکتام شکێن وتی ئەوە تۆیانە ناسم بە کاروانی وتی ئەمە تۆ کابراکەنی کە دمبەکەکە لێیت و ئەمەش گۆرانیەکەڵێ وتم تۆ ئەزانی چۆنەوتی نە ئەزانم چۆنە نیە وتم بابە دوکانمانێ وتی دوکانە نییە لە ئێوارەوە دەوڵ لە ێزات و لە مزگەوت قەوی بۆ دەرەوە دەی خوا ئاگای لێ کردی نیە دەرەوە ناو سارەیە تاوەکو سەعاشتی بەیانی لەبەر گەرمی مەرزیەکە یابوون چاوی کاکاروان شارەوانی ماجەکەم وەڵی کاک گیان باش باچینە لای گۆرانێکی تر بەسەر چاو بەقوربان فەرمانگیانە ڕۆ چی و پێبەری بەرەوە هەر بەسەر دوو چاو بە ساقەوە بژی هەرەوەی بەناوی ئەو خودایەی زۆر گەورە و عەزەمەتە گەورەی خۆیەتی خۆشی خاوە ڕەحمەتە بێباکە لە گشتێ بێمنەتە پاشای هەموو گەردوونە هەر خۆی خاوەر قودرەتە زوڵم لە هیچ کەس ناکا عادیلە و عەدالەتە لە لای خودا ئاسانە چی لای ئێمە زەحمەتە هەر خۆی بەڕێوەی دەبا ئەو هەموو عەشامەتە هەر کارێ خودا بیکە پڕی دەرز و حیکمەتە قورعانشی باس کردبێ ئامۆژگاری و عیبرەتە خودا پێمانە فەرمێ لە چەندەها ئایەتە کاری ئینسان لە دنیا خواپەرستی و تاعەتە کەواتە ئیشی ئێمەش تاعەت و عیبادەتە گەر ئینسانیە دیندار بێ وەڵڵا جێگای جەننەتە بەسەرمانە دەبارێ هەرچی نیاز و نیعمەتە ئینسان هەیە بەدایم خەریکی توجارەتە بێ ئاگایەن لە دنیا خەریک ماڵ و سەروەتە لەم ڕۆژەدا پارە و ماڵ هیچ و بێبەرەنگەتە حەقە شوکرانە بکات ئەم قەوم و ئەم میلەتە هەر بەندێ فەرمان بێڵێ ئامۆژگاری و نەسحەتە حەز دەکەم تێر و تەسەل باز بکەم بەم بابەتە باسی ئینسانی دووڕوو کە چەنیە بێقیمەتە کێ دووڕوو بوختیاچی بێ هەر قابل بەرنەعلەتە حەسوودیش بە کەس نابم نیما و تەبیعەتە هەموو شتێ لە دنیا هەر نسیب و قسمەتە هیچیانێ بوختیاچی بێ ڕوڕەش و خەجاڵەتە هیچ کاتا سوودەنیا ژیانی پڕ ڕەزاڵەتە حەیفەن لە ناو ئێمەدا بمێنێ ئەو عادەتە پەشیمانی لە دوایە هەر کارێکە غەڵەتە با باسی ئەوانەشکەم لە من بوونە بەشەتە لای خەڵکی باسم دەکا و هەر خەریکی غەیبەتە لەسەر بەند و گۆرانی دایمەن بە من سەغڵەتە گەر هەوادارم زۆر بێ بۆ من وەرکیفایەتە من پێم باش و باسی کەم لە بەندێکی تایبەتە هەر بۆیە دەیدرکێنم با نەڵێن بێجورئەتە بەخەڵان لێم تێنەگەن پێم نەڵێن بە سیاسەتە بۆ ڕاستی بۆ دروستی کاگارامم شایەتە ئینسانێ تۆزێ دیار بێ لە لای حەسوود عادەتە قسەی بۆ هەڵدە بەسن دەڵێن بێ شەخسیەتە خەڵکیەکی زۆر دەناسم بەو زۆرەی بێحورمەتە یەک زەڕە ئابڕووی نییە ناپیا و بێسیفەتە
کەسی ڕێگای ڕاست بگرێ لە ژیانی سەلامەتە ڕقم زۆر لە ماسا و ژیانی مەسلاحەتە تەمەنت هەر شەنێ بێ قەبرێ تاریک جێگەتە بێلانە هەرچی بڵێ وەک بەند و حیکایەتە هونەر بە ژوێن و بە شەڕ بێتام و بێ لەزەتە هونەر بە ژوێن و بە شەڕ بێتام و بێ لەزەتە هونەر بە ژوێن و بە شەڕ بێتام و بێ لەزەتە هونەر بە ژوێن و بە شەڕ بێتام و بێ لەزەتە پارچەیە هەزار ماشەڵا جوانە یەخەی گیراسی سەفعەیە هەرەوەی زۆربەی عەسران دەیبینم لای بازاڕی لەنگەیە پۆڵی پڕ لە بازنگە و چاوی پڕ لە سوورمەیە هەزاری وەکو فەرمان ڕۆژانە بەدوای وەیە دەزانم بۆ من نابێ ماشەڵا بەدەخیەیە بەس دەڵایکی دڵداری حەز و خولیا خۆزگەیە دڵداری ئەو زەمانە فلیمی بەعەڵقەیە ڕۆژێ دێ کۆتایی دێ ئەو ڕۆیا خوسبەیە دڵ بە دونیا مەمبەسە هەمووی فشە و گاڵتەیە هەزاران کەس دەبینی لەو شەقام و جادەیە یەکێ جلی دڕاوە و یەکێ جلی مارکەیە یەکێ پیس و ناشرین یەکێ قۆز و کەشقەیە یەکێ سەیارەی بەرزە یەک سەیارەی داشقەیە هیوا دەبینی مەردە و هیواش هەیە گەندەیە پیاو هەیە پێدەکەنێ پیاویش هەیە تووڕەیە بەرپرسەکان خۆش دەژین پێشمەرگەش دەجەب هەیە هەرەوەی چی بکەم لە زەمانە پڕی دز و جەردەیە کەس لەگەڵ کەس ڕاز نییە بەخوای هەمووی سفڵەیە بەندەزارم دەبارێ بارانی بڕێژ نەیە لەسەریە و باسەی بڕۆم دەترسم دوایی نەیە دوای دەردم لەیلەیە زەمبیل جێگای تۆمەیە دەڕوا وەک مای نەشەیە وە لە بەراو مەبکەن دەمرم دەڵی گۆیژە زەردەیە دەستت لە ملم وەرمێنە چی لەزەتێکی هەیە دەست بازی و شۆخی یارێ هەر وەک عمری چواردەیە باوەلای نێی خەمباری دنیا هەر لەو کاتەیە لەگەڵ یاراندا میشی دەرمانی خەمانمەیە فەقیر بینیان دەوڵەمەند هەمانە شوکاسەیە بۆسپەی لێکت شتیوە تۆ دوست بە شەو باسەیە پوڵ ماڵ چڵکی دەسا دنیا وەک دەسڕۆکەیە دنیا وەک دەسڕۆکەیە هەیجار و بار مەشغوڵە بم کە لایف دەکەمەوە ئەو شەکۆمێتە نووسێ ناوێرم بیخوێنمەوە هێندەنا دڵم شیرین بووی چوویتە ڕوح و خوێنمەوە کە نامەیەک دەنێری دووسەد جارێ خوێنمەوە گوێ بگیرە مامە جەزا قەت بیرم ناچێتەوە دەفتەرێ قەرزم دەریێ بەس بیرت نەچێتەوە وەکو سلێمان ئەڵشۆیی سێ دەفتەر دەدەمەوە یاخوادەمە خۆش بێ ئەم ئەخیری زۆر خۆش بوو کاک جەزا سێ دەفتەری بەرە بەزی زەخت و شەکرە کاگاوە جان سڵاوی لێبێ لە لەندەنەوە هاتی لەندەن داوای لێبوردنی لە یەکەم دەمێکەیە لەسەر خەتی نابرام لە قسمەتانە بوو قوربانە بم کاکە ئاواجیان تۆ باشی قوربانم مامە جەلالی گیان زۆر زۆر سپاس دەکەم دەنگ و باسی لەندەن کەرەنتینەن ئارە وەڵای بەس بۆ شێوە دیگای جەلال ئەی باوکە ڕۆنەکەم ئەی بەکام شێوەیە وەڵای ئاساییە تراتوس هەیە و دوکان بازە دوکانی هەیە و یعنی ئەتوان هاتوچۆی مارچێت و سەمون خانە ئەو شتانە بکەن کورە نەوتی ژوارەگی
خوای گەورە ئیشەڵا بێوەیتان کاو هەرچی کوردەیە سەلامەت بێ ئیشەڵا لە بەریتانیا. کاکە ئاوات وەڵاهی پەیوەندیەکەی کاکە ئاوات پشڕا بە هیوای ئەوەی کە پەیوەندیمان پێوە بکەیتەوە. لە لەندەن و بەریتانیا ئەوروپا بە ئامی سەساردا باوکی ئەنەس لە چەمچەماڵەوە تتان باش هەموو کاتێکی جەنابە باش کاک جەلالجان باشش حەت باشە قوربانە بم زۆر سپاس دەکەم بڵاو پێسم هەیە بۆ تەواوی ستافەکەتان زۆر سپاس بۆ بە تایبەتی کاک جەزای ساڵ بە خێرات میوانەکەشتانەکەم کاک فەرمان بێلانە بە قوربانت بم برای گەورەی بەڕاستی هونەرمەندێکی میلی تا پڕاوپڕ کەلیمەکانی لە جێی خۆیەتی و شارەکانی هەمووی بە جوانی هەڵێت ڕەبی سەلامت بی خۆشێکی تایبەتیشم لێ هەیە بۆ ئەم گۆرانەی ئیستەی کەوتی من لە ناو تەکسیام تاقی تەکسیم ناو تەکسەکە گوێ لێ بۆ ئەمەی کە بەسەر ئەو خەڵکاوتی بەڕاستی لە شوێنی خۆیەتی جیاوازی لە نانم شتی تریشی پێڵە مێسەر ئەو کەلیمانەی لە ڕووی شەرعەوت و لە ڕووی ئەو چیۆمانەوەتی جێی خۆیەتی قابلی ئەوێ دەستخۆشی لێ بکەیت من بە کاک فەرمان ناڵێم هونەرمەند ئەڵەم ئیمپراتۆری هونەرمەندە نەڵی چەمچەماڵی بەبێ ئەوەی چەمچەماڵی بەبێ چەمچەماڵێکەواتە چەمچەماڵەکە بێنە بە ناشی ناسم کاک فەرمان بەڕاستی برای بەڕێزی ئێمە یعنی لە نزیکەوە کاک جەلال لە نزیکەوە من کاک فەرمان ناناسم بەڵام بەڕاستی هونەرمەندە ئەگەر لە نزیکەوە بیناسی زیاتر خۆشتەوێ وەڵی منیش ناڵم یەکەم جار پەیوەندیم پێوە کردەوە قوعیەوەم ناکرد کە ئەوەنە بەڕێز و بە ئەدەب و بە حورمەت بێ یاخوا لەشی چاق بێ بەڕاستی گۆرانەکانی زۆر خۆشە بە تایبەتی ئەو بە فەراتوشتانەی هەر هیوادارم بەردەوام بێت لەسەر ئەو زۆربەی بە فەراتوشتەکانە بە گۆرانی بەسەر هەردووشام جا وەڵام منیش هەر بۆ خزمەتی ئێوە کراوم ئێوەم لە پشت بێ ئیشەڵا قەت قەشکز نایەنم یاخوا لەش چاق بێ و هەر سەرکەوتوو بی نمونەیەکی جوانی جەناب ڕەبی تۆش هەر بمێنی بۆمانی ئیشەڵا بە قوربان زۆر کاتیشتان نەگرم سڵاو ڕێزمەیە بۆ هەمووتان بۆ ستافەکە بە کاملی و لەش چاق بوونیش ڕێز و حورمەتمان هەیە بۆ تەواوی چەمچەماڵیەکە چاوەکەمی کاکە جەلاجیان بەڕێزی بە ساقم بۆ جەنابی لە خۆشییابی ئیشەڵا سپاس دەکەم باش خاوەڵە یا هەر شات وەڵا هەر شات باش تۆ گۆرانیشی تر بڵێ جا دوایی خوا گەورەیە چینە لای شتی تر قوربانە بم پەیوەندیمان نییە مامە جەزا هەیە با ئەو پەیوەندیە ژوەرگرم ئیتر یەکسەرە چی کێمان لەگەڵە کاکە شکار لە سلێمانیەوە کاکە شکار گیان سڵاوی لێبێ زۆر سپاس قوربانە بم مامە شکار گیان برای بەڕێزی بە خێراتنی و میوانە بە ڕێزانش دەکەم بە ناوی ئەوانی شاو ماجۆکەم برای بەڕێزی داوامان لە کاکە فەرمانی خۆشەویستە یەک گۆرانی مامۆستا شیروانمان پێشکەش کرد ئیشەڵا بەسەر هەردوو چاوم چاوەکانە گەشت بکەم بە قوربانت بم چاوی تۆ مامۆستا شیروانیش ماسەکەم بەسەر بەڵە بەڵە کاکشیروان خۆشی هاتۆتەوە ئیشەڵا دەستپێکی بەرنامەی وەرزیوان کاکشیروانیت هەر ئێستا لەگەڵیشیا بۆمارە وڵا هاتۆتەوە گیانی من ڕێز و سڵاومان بۆی هەیە بۆ مامۆستاویستن چاوی یەک بۆ یەکتان ماچەکەم برای بەڕێز تۆ بەڕێزی زۆر زۆر سپاس کاکەش خۆشەویستن خواتان لەگەڵبانە بن کاتێکی خۆش بۆ با بچینە لای گۆرانیی تر بە قوربانتان دەدرەو شێوەگەڵ باسی هەرکەس جوانیت ببینێ کامردن دەتکا باسی هیچ داڵی هیچ نابیسی هەر دەڵی کەڕ و کاسی پێم کوتە سەڵگیردنیم سرم ببڕن بەداسی ئەگەر ببینە داسان هەروە خەزاڵ و لاسی
دەناتە دەستگیرم تا دەکەمە خەڵاسی دەناتە سەڵگیردنیم تا دەکەمە خەڵاسی دنیا پڕ کچی جوابیە هەردووە لای من نەساسی لەوەتەی لە تۆ دوورم تووشمات وەوازواسی با لەسەر تۆ بپوش لێم دەن بە گولەی قەناسی دەربەت دەری شاران بم وەکو مەلا عەباسی یان وەک حاجی حامیدی بکەوم بە ئیفلاسی یا حکمە زیندانی بکە بگیرێم لەسەر سیاسی شارەزای سەد فیعلانم ئەمنیش وەکو هەیاسی وەکو سەید عوسمانم چاکم لۆڕاوە ماسی خۆ من حاجی حەسەن نیم گەورەی عێلی بلباسی سۆفی سەر بەرماڵیش نیم وەکو مەحموود خواناسی ڕوت و قوت و نەبوونم وەکو خدر پێخواسی وەکو مەغدی دەشێتم بینەی دەردەم لە کراسی ناشم لە دوی بێوەژدان وەکو فەقێی نەڵاسی لای مامۆستا جەلالم پێم خۆشە بیکەم باسی دێڵێ فەرمان بێلانە دەبێت شاکی بناسی بۆ خۆی و بۆ بلوسەی دەڵێ هەیاسی خاسی جێگەی ڕێز و سوپاسی هەجوانی وەک تۆتیانە تۆیە سلێمانی واولێر هەرچەند نیگای تۆ دەکەم لە تەماشات نابم تێر های ماچێک لە گۆنەیاڵت بۆت دەنووسێ بە سەد خێر دەسەڵ ناگرم لە باڵات لە ملم دەن بە شمشێر های زوڵفت ڕێحانەی تەڕا باڵت ڕێکە وەک بلوێر سێ دەعبا لە دنیایە ملیان لێنا سەراژێر سەکی ئەزحابی کەهفان باس کراوە دێڕ بە دێڕ پشتی حەزرەتی ساڵح کەری حەزرەتی عوزێر دەڵێن دەست لە بەهەشتیە ئەو سیایە بێخێر و بێیار هایە و ڕەجوانی دەدورم وەکو دەڕاسەی جوندێر سڵاو لە مامۆستا جەلال لە گفت و گۆت نابم تێر لە گفت و گۆت نابم تێر شەیدای تۆمە ئەتۆ جوان و جوان چاکی وەرە دەستم منت بکەم بەخوا لە جوانی تاکی لە بەرچی ئازیزم بۆ ڕەنگ زەرد و هیلاکی دانیشتووی مات و خەمبەر زۆر عاجز و خەمناکی دڵدارم خۆشەویستم چەندە جوان و دڵپاکی جوانی وەک تۆم نەدیوە لەو مەنتیقەی ڕووناکی ماچ پیاو لە شەندەکە وەک حەشیشە و تلیاکی فەرمان لە دووری باڵات هەر ئەشمەکە خۆراکی ناوێرێ بێتە جوانێ زۆر دەترسێ لە کاکی خواب کات و ماشم دەنێ ڕازی بین بابوو داکی بێت و جوانێ بۆم نەبێ دەبرم دەشمە ژێر خاکی هەی گوێگرم مامۆستا جەلال دەبێ بیڵێم بە چاکی لە سایەی برادەرانم تووشم هاتووە خەمناکی ئێستەش فەرمان بێلانە لە هەولێر نییە تاکی لە مەیدانی هونەردا بە دوژمن نیمە باکی هێرەی بە دوژمن دەکەم وەک کۆپتەری هەپاکی ئەوەی من ببەزێنێ هێشتا نەبووە لە داکی هەزار بەندت بۆ دەڵێم لە شێوەی کەریب خاکی هەر شەو و ڕۆژ دەگەعدانم قەت ناڵێم بە هیلاکی دایمە سەنگەرم گرتووە وەک پەکەکە و پژاکی وەک پەکەکە و پژاکی هزار جار بەخێر بیت قوربات مامۆستا گیان بە هیوای ئەوەی هەموو هونەرمەندە میلیەکان من فەرزی کەس نایم بەسەر کەسە بەڵام ئاوا وەکو تۆ کەلیمەکانی نەسیحەتی تیا بێ
بە قوربانت بم کاک گەشتیار گیان بمان بوورە داوای لێبوردنەکەینەوە کاکە فەرمان گۆرانیە ئەم کاتە تاماش هەموو کاتێکی باش دەستخۆشی بەرنامەکەتان لێکم بە خێراتنی میوانەکانتانە بە ناوی ئەوانیشەوە سپاس دەکەم دەستخۆشی لە کاک فەرمانەکەین بە قوربانی کاکە گەشتیار بم بەڕێزی وەڵای کاک جەلال داوامان هەیە دوو بەسەراتمان بۆ بجێڕی تۆ بەسەر هاتەکەی مامۆ قاهر مۆریاسی ئەوەی کورچی لەگەی وەڵاهی ئامۆزاجا خۆ بە قورعانەوە ئەوەی کورد بێگوێی لێگرتووە من لە خزمەتی تۆیامەوە ئەمڕۆژ دو سێ دقەیە بەسەر هاتم وتووە جا ئەخیری بەرنامەکەیشە ئیشەڵا بۆ بەرنامەکانی ئایندە دوای سەری ساڵ شتی خۆشتر و باشترەکەی من حەزەکەم ئەمڕۆ زۆرترین جا ویست بەسەراتێکی ڕزای حەسبلانیە ڕزای خۆمان ئارەوەڵا وەڵاهی ئەگەر هاتەوە یادم بەسەر ئەو جوتە چاوم بۆ هینەکەم من حەزەکەم ئەمڕۆ زۆرترین هین بەرنامەکە کاک فەرمان گۆرانی بڵە چکە بەڕاستی دەنگێکی حەزین و خۆشی پێوەیە کاک فەرمان ئەوە بۆیە زۆر کاتی کاک فەرمان ناگرم کاکە گەشتیار پەیوەندیەکەی پچڕا بەسەر چاو کاک گەشتیار ئەگەر شتێکی مامە ڕەزان بیرکەوتەوە بەسەر چاو بۆ هینەکەم باش کاک فەرمان ئێستا تۆ هەر لە چەم چەماڵداویش بەڵێ مامۆستای جەلالیکی ئەرە وەڵا بە قوربانت بوو بەس باشە تۆ لە بینی سێ چوار کوچکەکەەوە یعنی کاک جەزا خەباتیمان لەگەڵایە کاک جەلال باوکەکەم تۆنی مامە جەلال بە قوربانم مامە جەزا گیان سپاس دەکەم ئەحواڵ چۆنە زۆر زۆر سپاس باچی بە قوربانم گلەی زۆرم لێتانە بە قوربانە بم وەڵاهی من گلەی یەخەمە سەرسەرم ئاخر گلەی ئاخی خۆمە گلەی بکەم وایە حەقی شەرعی خۆتە وایە من مامە جەزا وەچای منە ئەزیزی منە حیاتی منە بەس وەحدی یاوتی من خۆم پەیوەندی پێوەکەم کاکە جەزا گیان بە پێی تەمەنەکان دامان ناوە ئەوانەی کە بەڵێ مامە جەلالجیان بە قوربانی ئەو ڕیچەوە بم خوا نەکە تۆ بەڕێز من لەوانە بێت چێ تەمەنی تۆ بەبێ بەنانی کەمەوە وایە بەڵێ ماما جەزا وەحدی یاوتی خۆم تەلەفۆنی بۆ بکەم هەفتەیە دوو هەفتە سێ هەفتە چوار هەفتە پێنج هەفتەوە بوو بە ساڵێک کاکە دە تۆ قسە بۆکەم وەڵاهی وەکو ئەوە ئێستا من ئەبێ ئەم گەنجانە بانکەم لەگەڵ ڕێزمە هونەرمەندە بە تەمەنەکانیش ئەوە عایدی کاکە جەزایە بەڵام جا بۆ گلەی لێم نەکەی خۆ بەخوا کاکە من کاکە جەزا بەڕێوەبەری گشتی ڕادیۆکەشە خۆ ئەزانم مامە جەزاوە براگەڵی خۆمە کاگەزیتی خۆمە باوە ئیشەڵا ئەژبین بە کەناڵ پشتیوان بەخوا با یەکجاری بێ بە کەناڵەکە باشترە ئاخر کاکە دەلا بڵێم چی وەڵای بڵێم چی تا ئێستا من تا باگێز نەکردووە بەسەر ئەو جوتە چاوم دوای سەری ساڵ لە خزمەتابی لە بەخوا من جاریش کە نایمە ڕادیۆکەتان بەخوا وەک لەی بێلێتان بە قوربانم باشە تو وەڵی بانگم ناکەن وەڵی نایم ئەی من کوێ بکەم بەسەر باگێشان نەکردوم ئەبێ خۆم بڵێم پێ دەڵێن بەسەر ئەو جوتە چاوم کاک جەلا ئەبێ خۆم بڵێم باگێشم کەن ئەبێ خۆتان باگێشم کەن بە قوربانی ڕیشەوە ئەوەیان ئایدی کاکە جەزا گیانە ئەبێ کاک جەزا پێ بڵێ ئایدە بەدگاک خەیناکە کاک جەزا وەختی خۆی وەحدی یاوتی کە مامە جەزا خۆم تەلەفۆنێ بۆ داوای لێبوردنەوەی لێ یەکەین بمان بوورە نعنا تۆ براگەوری بنی مامە جەلاجیان دەی تۆ چاوی ئێمەی کاتێکی خۆش بۆ کاکە جەزا دەست و چاو چاوی تۆ ماچەکەم قوربانە بم تۆ بەڕێزی زۆر زۆر سپاس بۆ پەیوەندەی خەوت کاکە فەرمانجا لای بەرهەمێکی تر لە دەورە گەڕێ هەرەوەی بەلامداتیە دەپەڕی برۆت هەڵمەتەکێنە تیری غەم و خەفەتم لە دڵدا مەچەقێنە
بەناز و عیشوە و مەکر هەزووەشم مەفرێنە لەو ژینەدا شێواوم هێندەی دیمە شێوێنە چیتر ئارامم نەما ئەوەندەم دڵ مەشکێنە پیری بەرۆکی گرتووم نەماوە هێز و تێنە لە خۆڕا دەردەدارم بەندی دڵم مەبسێنە بۆ تەنها جارێ خۆشی لە دڵمدا بڕوێنە خواورت تێ بەرنابێ جارێ سەر هەڵهێنە غەم و دەرد و مەینەتم لە دڵدا بڕاوێنە جوانێت جێم مێڵە و مەڕۆ لە غەمدا مەمسووتێنە کە تاو بەشت و باڵاتە جەرگ و دڵم پڕخوێنە ئەگەر دەڕۆی لە ڕێگە چیتر خۆت مەلەنگێنە ئەگەر عاشقم نابی ئیدی وازم لێ بێنە چی دیکەم مام دوێنە لە غەمدا مەم برێنە ئەگەرا منت خۆش دەوێ لە خۆتمدا مەبڕێنە جارێ وەرە باوەشم حەسوودان بتەقێنە شەوێت تاکو و بەیانی لەگەڵ خۆتم بنوێنە با تێردماشکەم شاژوان تا دەرفەت و کەلێنە هەر سوێن بێکە بت پارێزم وەکو چاو گلێنە عمرم 25 ساڵە لە تۆم نەدیوە بێنە گەر خۆت دەڕازێنیەوە دەچیتە بەراوێنە چەندت لە باڵە جوانە بە سوودا پشتێنە سینگت باخ و باخاتە مەمکرد دەریای هەرمێنە هەموو بە قوربانەکەم پارە و ماڵ و خەزێنە یارم لە هەرچیەیەک بێ ڕازاوەی ئەو شوێنە پێی دەڵێم شێتی نەفام چیتر وام بەلاوێنە ئەگەرا من خۆش دەبێ عەشقی دڵت خاوێنە دڵێ وەرە بنخوازە ماڵتان بۆ ماڵمان بێنە منیش وتم دڵەکان پێم داویە و بەڵێنە دەتکەمە خانمی ماڵەیە بەسە چیتر مەخوێنە دەتکەمە خانمی ماڵەیە بەسە چیتر مەخوێنە زانە من بۆ تۆ چۆنم جارێکم بەڵ سەنگێنە تۆش کاتێ دەم دوێنی لە خۆتم مەتۆرێنە لە خۆتم مەتۆرێنە هەرەوەی بەسەر هاتی منی هەژار دەفتەر دەڵێ ناتوانم بەسەر هاتی منی هەژار دەفتەر دەڵێ ناتوانم قەڵەمیش بێ جەوهەرە لە ئازبەت بەختیەکانم لەوە تای لە دایک بووم لەوە تای لە ژیانم من دڵخۆشیم لە دیوە هەر لە ناڵە و فوغانم هایەوە بۆ 2 ساڵ دەڕێ خەریکی بەندانانم ئەوە بە 9 ساڵە چێ خەریکی بەندانانم لەبیر بەهات مەڕیزی برا هونەرمەندەکانم ساڵێ خۆی 12 مانگە 6یان لە حەفلەکانم 3 مانگیش بە پێی مەجال خەریکی تەرجمانم مانگێکیش ڕەمەزانە بەڕۆژم موسڵمانم مانگێکیش محەڕەمە بە پەیڕەوی شیعانم هەی مانگێکیشم داناوە بۆ فێڵ و تەڵەکانم هەی بۆ مامۆستا جەلالە دێڵێم بەتا دەتوانم لێکە مامۆسارم هەر لە پەنجە دەڕوانم وەکە چۆمە سەنگاوی و چووکەی سەنگاویەکانم چووکەی مامە چۆمانم بە برای خۆمی دەزانم ماشەڵا دنیا بێ جوانە جوانە دوو چاوی ڕابەی ناوێریە بێتەن دەریایە لە ترسی بایە و بابەی یەخەی کراسی دڕاوە بەستیتی بە قولابەی
خۆناوێرم سەیریکەم دەڕوا وەکو عەسابەی فەرمانت بە قوربان بیە لێم لادە لەو عەسابەی چی دەبیە گەر بێتە لام ئەو خەمی دڵام لابەی یاخود دەچی بۆ هەرکوێ بۆ لەگەڵ خۆتم نابەی سڵاو لە بانەخان بێ سڵاو لە وادابەی دووبارە بۆ بانەخان وەکو چیاەر بابەی بەخۆی و بەو هەیکەلەی دەڵی مافیا و عەسابەی دەڵی مافیا و عەسابەی بەس بەخۆت زۆر زۆر سپاس دەکەم زۆر سپاس دەکەم بە قوربانت مامۆستاگیان بەڕاستی نازانم بە چ زمانە پێ بڵێم سپاس دەکەم دەستی کاکە ئارامیش خۆش بێ دایکی وتە دایکی کامۆ لە کەرکووکی سەربەرزەوە بەڵێ ئەم کاتتان باش ئێوارەتان باش دەخۆشم بەنامەجانتان لێکم زۆر سپاس زۆر مەمنونم ڕێز و حرمەتمان هەیە بۆ تەواوی کەرکووچیەکان و بۆ جەنابیشم سپاس بەنەکەم بەڕێزی دەستخۆشیتان لێکم هەر بژی بەخێرەتنی میوانەی شتەکەم بە ناوی ئەوانیشەوە زۆر سپاس دەکەین هیچ هەیە لەسەر کاک فەرمان وەڵا دەستخۆشی لێکم لەش ساڵی بەخوازم بەڕاستی زۆر سەرکەوتووە دەنگە خۆش و پێوەیە هیوادارم هەروە بەردەوام بێت ڕێزمان هەیە باشە ئێستا ناو کەرکووک خۆشە با بڵێن وەزعی کەرکووک باشە وەڵا الحەمدولستە باشترە خۆشەش کورد لەخوا بەزیابێ ئاگەڵا باشعی بینێ سپاس بۆ خوای گەورە بە هیوای ئەوەی کە ئیشەڵڵا دایمە هەموو ئەو کوردە بە ڕێزانەی لە کەرکووکن لە کەرکووکی کوردستانی سەلامەت بن ئیشەڵڵا ئیشەڵڵا ئەجمعین زۆر سپاس دەکەم هیچی ترێ نییە لە خزمەتا بین دەستان خۆش بێ خۆشحاڵ بێ دەنگتان بۆ ئێمە زیاتر بەخوارد زۆر بە ڕێزی دایکی کامۆ لە کەرکووکەوە چاوی ئێمەی ڕێزمانەیە بۆ تەواوی کەرکووچەکان زۆر بە ڕێزی چاوەکەم تاوان ئەو برادرە باسی ڕەزای کرد شتێکی ڕەزان بەبیر هاتەوە ئەگەر تۆزە بە نوقسانی باسی کەم بمبورم چکات دەمێکەوە ڕوویاوە کاروان شارەوانی من ساڵێ لەگەڵ یابووم ئەزانم تاوان دایمە تاخیرە بێت یەک حەفلە نەچوین ئەشە و بیلا بزاوا بڵێ ئاخوا بەخێر بێن عیبی نییە لە کاتی خۆیان ئیلا بکو زاوا دانیشتووە طبعا لەگەڵ ڕەزایە لە کۆی حەفلەیانە بێت جا ئەو منتیقانە با بڵێن دقیقن هەر بەجددی وەکو ئێرە نییە ساڵۆن تاخیرە بێ و ئەوڵاوە لە مسەوەرەکە تاخیری کردووە ئەمەی مختبەری ڕاستم گرتن وشت لەوێ کەوتی سعات دوو تەوا طبعا بەمیان وتووە دوو کاروان دوونی و قش دایانێ لە ماڵەوە تا ئەگە نەکۆیە ئیتر بە تەلەفۆن بەر تەلەفۆنیانەیە طبعا یەکسەر ئەزانە کەسێکی تایە ڕفیقی کارواناڵە کاروان لە دوی ڕێکەوە بکوزاوان لێرەوە چوارە آخر 2 ساعتیش منطق نییە خۆی حەفلەکە 2 ساعتە چی بکەین چی نەکەین کاکە کابرا ئیتر خۆ ئەم هەموو خاڵۆزا و پورزا و ئامۆزا و ڕەفیق وینە کۆنتڕۆڵ ناکرێت کاروانش ڕەزاوتبی لە تر ساعتەجا ڕزاز بە پەلەش تاکە کاروان چی بکەین کاروان چکە غەڕانمان ئەمان کوژن ئەمان کوژن ئەمان کوژن کاروانیش کاتی ئەنفلۆنزای باڵندە بوو بەڵێ تێگەی بە مێشتیا هاتە بوو لە ترسایی یەک جامانیان ئاڵانە بووە سەری ڕەزا و کە گەشتە بوونە ناو حەفلەکە کاروان چوو بۆ ژێر شانی لەگەڵ ئەگەر هەڵم نەکرد بە هەواڵجەلاریان لەگەڵا بوون بەڵێ وتبیان کاروانەوە بۆ تاخیر بوون و نازانم چی کرد کاکە تاخیری چی بە قوربان ئەوە کاگڕزایە تووشی ئەنفلۆنزا بووە وتی بڕوان پێ ئەەکەی یەک نەفەر لەو حەفلەیان نەمابوو هەر هەموو چوو بۆ سەری ئەو سەر کاروان و ڕەزا و هەواڵیش بەتەنیا لەم سەر بوون تیان کاکە گیان ئێوە لێایە ئیشی خۆتان بکەن و ئێمە لێرەوە هەڵەپەڕین جاوتم باشە بەس نەبوو ئەوەشە بۆ هاو خۆ بە قورعانیان کوشتن جای وچی کەس نەوێرا بێ بەلامە کەس نەوێرا ئەو کوڕەتوی ڕسمی لەگەڵاگرم کەچی نایگرێتم ئەنفلۆنزا بووە ڕسمی چی لەگەڵا بگرێ سەرێ لا قوڕنەدەی چاوی کاکە ڕەزا ماجەکەم بمبورن ئەگەر بە باشی شینم نەکرد بێ داوای لێبردنەکەم چکا و بەسەرهاتە هی دەمێکێت باش ئێمە بەرەو کۆتایی هاتنی بەرنامەکە چین باز زۆر ئەو نەش لە کاتان نەگرین زۆر سپاسانەکەم لێشتان ڕابینم هەتا سەعات 6 ئێوارە ئەزانم بەخوا کێشەتان بە قوربانتم چێ کاکە ئارە دەربەنی
الو ئەلو گیانەکەم کاکە سڵاوی خۆی گەورەتان لێبێ سڵاو لە تۆش و لە هەموو دەربەنی بەڕێز چاو ماچەکەم خۆشەویستی سڵاو ڕێتم لێ کاک فەرماندێلانە چاوی ماچەکەم بە قورباتم خوا قەزای گیان خۆشەویستە لای من بەڕاستی هیوای دەستخۆشی لێکەم هیوای سەرگۆردی بۆ خوازم باشە ڕخنێکی بچکم لێ هەیە و براگەورەیە گەر لێم وەرە بگرێت زۆرم پێخۆشە با خۆم چاکەم لە خزمەتا بم خۆشەویستی منی وەڵای وێ ڕاستیۆکم من چکە من ئاگاداری قورانەکانی تۆبم کەلیمەی زۆری ئەمەندیاخی دووبارە ئەکەیتەوە شیڵێتەوە حەزەکەم لە دانیشتنێک لە هینەکا بڵێنتاوە بۆ بەرنامێکی ئاوا ئاماژەی پێ بکەیت و ناویشی بێنی لەبەرەوەی کاگامانج هونەرمەندێکی زۆر سەرکەوتووە بگرێتە لە کورسانی خۆمانە کچێ من بگانم لە فەداپەنجە و هونەرمەندەکانمان هەمووی بەند و کەلیمێ وەڵێتەوە حەزەکەم چکە تۆ کابراکی سەرکەوتی هونەرمەندێکی سەرکەوتوی حەزەکەم ئاماژەی پێ بدەیت کاگامانجی ئاخی براکەم ڕێزە خۆشەویستی بۆ متان داوای لێبەرنیشەکەم تۆ چاوی ئێمەی تەبعاً لە دەستپێکی ئەم بەرنامەیە کاک فەرمان زۆر بە شێوەیەکی جوان وەسپی کاگامانجیاخیە منی ژەرعینی شت وەسپی ئەو پیاوەمە من ڕوبەڕوو نەمبینیوە بە دڵنیاییەوە دوای سەیری لایفەکە کە ئەیبینی کاک فەرمان ڕێزێکی زۆر تایبەتی لەو لە کاکە سافەی شەریفی و ئەو برادری تریشکە هەروت لە هەولەر هونەرمەندە نا زۆر بەو پەڕی ڕێز و حرمەتەوە سپاسی کاگامانجی کرد منیش لێرەوە ڕێزمەیە بۆ هونەرمەندی خۆشەویست کاکە ئامانجیاخی دەستی تۆش فەرمانگیان چاو ماچەکەم دووبارە و دەستخۆشی لە تۆ شەکەم و هیوا سەرگۆتن بۆ باڵم تۆ بەڕێزی بە قورباتم مامە ئارەگیان خۆشەویستی کاتێکی خۆش بۆیەوە بۆ تۆش بە قوربانە بم خوا گەدارت بێ خوا لەگەڵ کاکە باش من وەکو وتم بەرنامەکانم خەریکە بەرنامەکەمان بەرەو کۆتایی ڕواخۆی بەرنامەکەمان سەعاتێ بوو بەزی من فریە ئێمە کێشەمان نەیتێن بە سەعات و نیوێ بەڕێزان خۆشەویستان بیسەران و گوێگرانی ڕادیۆی میلی گەڕیان ئێمە وەکو ئەوەڵیش ئاماژەم پێەیە یەک هەفتە بەرنامەکانمان ئەوەستێنین بە بۆنەی پشووی سەری ساڵەوە دوای ئیشەڵا ئەو هەفتەیە لە وەرزی نوێیە یەینەوە خزمەتان بە ئەتوانم بڵێم ئیشەڵا هیچ کەم و کورتێکی لە خۆمانە نایەڵین پشتیوان بەخوای گەورە سووکە چۆنەڵی وعدێکمان پێدراوە کە لینچێکی تەلەڤیزۆنیمان بنێ و بە جوودی کاک جەزا و کاک بورهان و هەموو ئەو برادرانە هیوای لە باش کاکە گۆران لە بەریتانیاوە کاکە ژەدا چۆنی بە قوربانم کاکە گۆرانجیە حاڵوەت تۆ باشی بە ساقە بوو قوربانێ بەمەوە سەودە ناناسی بە قورئان غەریب نییە مام گۆران بەخوا هیچ غەریب نییە لۆ چێکێتر بێ عوسمانە وێزمێ بۆ کاکە فەرمانی شاوی ماچەکەم بە قوربانە بم بەڕێزی مامە جەلال گۆران بێسەری ئەک سڵاو لێ بێ سڵاو لە گۆران بێسەری برا ڕۆکە بیر دەکەم مام گۆران گیان بەداخەوە کاگۆران هاوڕێیەکی زۆر شیرین و خۆشەویستی منە بە هیوای ئەوەی بیکاتەوە کارەبای ئەڵێ هاتەوە چی مامە گۆران گیان خاڵە گۆران سوتەکە تەخرە گۆران من ژۆم لە تۆیە بە حەق خۆ مامە لە منە سەوتەکە نەما نا ئەوە هیچ نییە ئەوە جارێک کاکە بەریتانیاش دوورە براکەم تۆ حسابیە هۆشکە سەوتەکە بەجێم نە ئەوە تۆ بە ڤایبەرە کەی تەلەفۆن نیە تەلەفۆنەکە تۆ قەتعەکە ڕاستەکەی وەڵا وەڵای جات بە سەرهاتێ خۆشم پێ وتم باسی گەم بوێرم ئەبێ پرسێکە بێدم وەڵا لە خزمەتام هەر لە ڕێزا بێ یعنی وشەی نەشیاویتیانە بێ ئاساییە ئەتوانی وەڵی بینی خۆم و خۆت و ئاوا شتێ لەو بابەتان لە خزمەتان بەس نەشیاو نەبێ کێشەمان نییە لە خزمەتە بێ باخوا ترسم ئەوەی کاک میدیایە گەر بیرێ مابێ ئەترسی کامە بوو ئەوەی کاک میدیا نایەتەوە خەیاڵم جا کاکەمەوە من مەوزوع کەسەراتمان هەیە تەواو نابێت
کاکە بەخوا با بڕۆم باسی کەم بڕۆ دەی فەرم جاگاکە من و کاک جەلال و کۆمەڵە برادەری عزیزی تر ڕێزمێ بوومیان پێکەوە بن لە شوێنێکی تایبەت بووین جا منیش لە سیارەکەم و لە تەلەفۆنەکەم کاک جەلال خۆی زانێ برادران زان بەس گۆرانی کاک میدیان پێ بوو وام ئەم گۆرانیە گۆڕایت لە تەجویلەکەی مناخست بوومانە سەری کۆمەڵە گۆرانی خۆشی کاک میدیا ڕۆی ئەمانە کاک جەلالیش هەر وەسفی کرد ئیتر ئەم کابرا زیرەکی وایە و مامۆسایی وایە و شەعروان و سێ و وەڵای تر شەش حەو گۆرانیەوەی ئاخر دانە تەواو بوو کاتێک مزانیت پاس بوو بۆ گۆرانەی تری کاک میدیا کاک جەلالیش ئاوا سێرێکی کردم دەکا گۆران لای بە حەونەوە خەنە بەسەریەوە ڕێزمانەی مامۆسای گەورە مامۆسام دیار کاکە تۆ هەتاوەکو باشماق هەر ئەو لەو سەرەوە هەر ئەو بوو ئەدەوتم کاکە کۆڵ بە خۆش بە یعنی تۆ هەر چیش بێ کاکە هەر وەڵی سعاتێ خۆشە گوێ بگری وەڵی ڕاستەکەی بیرم کەوتە زۆر ئەی کا گۆران دەنگ و باسی تۆ ئەو برادرانە والله سپاس بۆ خواچاو ماچەکەن کاک جەلالگیان احترامی تایبەتی هەیە زۆر خۆشحاڵ بووم گەم لە سەوتت من زیاتر بۆم وەرنایشی لایتر سپاس بۆ خۆم ڕۆوەرم گرت من زیاتر ڕێز و سڵاوم هەیە بۆ یەک بەیەکی ئەو برادرانە دەستی هەمیان نەگوشم چاوی هەر هەمیان ماجەکەم بەهێوای زوو بینینەوە دەسێ ماجەکەم بە تایبەتی ئیشەڵا لە خزمەتان پسە لەگەڵاکەمەوە مامە گۆرانی گیان بە قوربانێ چاو ماچە ڕێزمێ بۆ کاکە فەرمان و بۆ ئەو ئاستە بە ڕێزە شاوی ماچە کاگارام گەرمیانی ناوە کاکە ئارام بڵا ڕاستەکە بە خزمەتی نەگەشتم کەس نێنی ناسێ کاکە فەرمانیش دوور و نزیک دۆزێکە ناسین چای ماچە لە دەوری گەڕێم بە قوربانت بۆ پەیوەندیەکە مام گۆرانی تۆ بە ڕێزی قوربانێم زۆر خۆشحاڵ بووم لەگەڵتان پەیوەندیمان هەیە کاک ڕێباس گیان باش من گۆرانی کۆتایی بەڵێ جارێکی تر دەست و چاوە خۆش بێ کاکە ئارام کاک فەرمان قوربانت مامۆستا یەکسە کاک گوران لێ دەرەچین لەبەرەوەی هین ناکەین من زۆر سپاس سەکەم زۆر مەمنونی ئەو حرمەتەی جەنابتم کە ئەمڕۆ لەگەڵمان نابووم ئێرەدان کردەوە ئێرەت ڕوونا کردەوە سپاس دەکەم ئیشەڵا ئەش بێ بە کەناڵی فەزایی لەگەڵ کاگامان و کاکە ساپە ئەوانە ئەبێ بەرنامەیشترمان بۆ پێ مەحساب ئەی بەسەر چاو ئەمە هی ئەخیری ساڵە ئەوەی دوای ئەوە بێ بە ئەوەڵی ساڵ پێش وەختە ئاگدارم کەرەوە ئیشەڵا شتێکی جوان بەرنامێکی جوان دانێ جارە دەڕۆژ پێشەوە کە پێم توی تۆ دەڕۆژ لەوە زیاتر چی وەڵا ڕاست ڕەشەویستان وەکو وتمان ئەخیر بەرنامەی یادەوەری هونەرمەندان لە ساڵی 2020 ئەمڕۆ بوو بە هیوای ئەوەی داوای لێبوردنمان هەیە ئەگەر وشەیەکی نەشیا و لە هەموو بەرنامەکانە یا قسێ یا شتێکرابێ بە گەورەی خۆتان بمان بورن ئێمە ئیشەڵا هەفتەیە دوای سەری ساڵ بەستایلێکی نوێ و بە بەرنمەیەکی باشتر و ئیشەڵا پشتیوان بەخوا بە تەلەڤیزۆنەوەینەوە خزمەتان زۆر خۆشحاڵ بووم ڕێز و حرمەتی کاکە ڕێباس هەردوو چاوم کاکە ڕێبازی دیجەی بۆ بانەخان کاگورهانی هەمیشە با بڵێن ئازیە چێژ سپاس یەکەم سپاسی کاکجەزای سازەکەم بەڕێوەبەری گشتی ڕادیۆکە کە ئەویش ئەمڕۆ هاوکارمان بوو بە ناوی کاک دابانەوە داوای لێبوردنەکەین ئەمڕۆ کاک دابان لەبەرەوەی ئیشێکی بوو بۆی نەکە ڕێز و حرمەتی بانەخان و هەموو ئەو ستافە زۆر سپاسدانەکەین خۆشەویستان من لێرەیە هاتمە کۆتایی ئەخیر بەرنامەی ساڵی 2020 بە هیوای ئەوەی ساڵی 2021 یەکەمین شت ئەو دەردی کۆرۆنا و هەموو ڤایرۆسەکانمان لە کۆڵ بێتەوە قەیرانی دارایی ئیشەڵا پشتیوان بەخوا ئەمڕۆ مژدەیەکیان ناوە لە نازانم موچەی سێمانەین بەسەریەکەوە خواگای لێ بریسکەی سمێڵم یە بە هیوای ئەوەی 30 ڕۆژجارە ئیشەڵا لە دوای ئەم سەری ساڵە و لە 2021 30 ڕۆژجارە موچە بن بەو خەڵکە بەڕاستی خەڵک زۆر گوناحە و زۆر هیلاکە ئارامی بۆ هەموو کوردستان ئارامی بە تایبەتی بۆ شاری سلێمانی بە هیوای ئەوەی ساڵی 2021 ئیشەڵا بێتە خۆشترین ساڵ لە هەموو مێژووی کورد و لە هەموو تەمەنی خۆمانە زۆر سپاستانەکەین ئەچینە لای گۆرانێکی کاکبەر هەموو دوا بە دوای ئەوە ماڵ ئاواییتان لێ یەکەم سپاستانەکەم بۆ لایک و کۆمنت و شێرکردنتان چاوتان ماجەکەم ڕادیۆی میلی گەڕیان لەسەر شەپۆلی 94.1 وەستانی نابێت
لای فیشمان هەرە بێ وشتمان هەرە بێ بەڵام وەکو بەرنمەکانمان ئێمە بەرنمەکانمان ڕاگرین تا هەفتەیە ڕێز و حرمەتی جەلال گۆڵەی قبول بکەن زۆر زۆر مامۆستا تۆ ئەچین لای گۆرانێکی کێ گۆرانێکی کاکە فەرمان ناتۆ کاک بەرهەم نەوتم بەرهەمێکی کاک فەرمان وەڵڵا بەرهەمی کاک بەرهەم گۆرانێکی کاک فەرمان خەتای کاک سڵێمانە خەتای کاک سڵێم ئەستێبایی داماوە بە قوربانت مامۆستای گیان جوانە چلی کوردی دەپۆشن گفتوگۆیە شیرینە زۆر جوان و قسە خۆشن قۆڵ و باسکیان هەڵ دەکەن بزن و مەڕی دەدۆشن لەسەرە و ماندووبوونەش چاندە لە گڕ و لە جۆشن داوە لە کشیشانی دایم و سەعات نەخۆشن هێن بەکراوی و بەنازن شەڕ بە پیاوی دەفرۆشن هەزار خۆزگەم بەوانەی دایمەن مەست و سەرخۆشن زۆر دەترسێم لەوانەی کز و مات و خامۆشن بڕوان بە کەس نەماوە ئەمڕۆ لە دونیای ڕۆشن بەخوایە دۆستی خۆتن ئەوانەی دەت فرۆشن ترسم لە دوژمن نییە گەر دۆستی خۆم نەمدۆشن زۆر بێزارم لە هونەر زۆر پەشیمانم لەوەی ئەو ڕێگەیەم گرتە بەر بە خودا و بە پێغەمبەر وەساوم دەسە و نەزەر ئەو ناوەی ئەمڕۆ هەما لێم بووە بەژانە سەر پەشیمانم نازانم سەر خۆمی لێ بێن مەدەر دوورم لە خزم و کەسم دەناڵێنم بێخەبەر لەو ڕۆژەی دەستم پێکرد هاتمە مەیدان و سەنگەر هەتا ئێرەم هێناوە پشتم نەبووە یەک بەشەر حەز دەکەممە و پەیامم با بگا بە دەوروبەر بەخواسی خەم نەماوە بە یەک دۆست و برادەر بۆ کاک ڕێباز دیجەیە ئیشەکە لەسەر میکسەر یاخواو لە شەو ساغێ دووربی لە چاو نەزەر سەسڵاو لە بانەخان ئەمری بەسەر چاو سەر دووبارە بۆ بانەخان ئەمری بەسەر چاو سەر لێیدە ئارام گەرمیانی هەی عاسوی پەنجە گەوهەر هەی عاسوی پەنجە گەوهەر هەرەوەی دەمرم سەر دەنێمەوە لە تا جوانی دولبەرێ هەزار ماشەڵا جوانە ڕێحانە لەو کۆ دەرێ چاوم پێیکەوە دانیش بوو لە سێبەرێ چاکی و چۆنیم لەگەڵ کرد دەیوت دەچیەکیان دەرێ پێم بت گەردم ئازاکە دەڕۆم دەشمان سەفەرێ چاژوان هەتا دێمەوە لە ماریە نەیە دەرێ بەخوا بە بازرگانی دەچمە مەرگ لەو پشت دەرێ زۆر دەدەستێم لە دوای من یەکیێ بە بووکیت بەرێ دایکوت نانە جانەکەم تواوها پێمەرێ سڵاو لە مامە بورهان با دوژمنی شەفەرێ ئاگای لە مام بورهان بێ قورعان و سەر مینبەرێ
چۆنی سەریە شەرقی لە کاگورهانە ملیشکێ چاوی دەریە ملیشکێ چاوی دەریە ملیشکێ چاوی دەریە ملیشکێ چاوی دەریە هەرەوەی شانازی بەخۆم دەکەم کە چافە عەشیرەتم لە باتی تیرروتانە باری غەمەمەیلەتم شانازی بەخۆم دەکەم کە چافە عەشیرەتم لە باتی تیرروتانە باری غەمەمەیلەتم من کە گۆرانی دەڵێم مەقسەد بە کەرامەتم تۆن لە دەستم ساڵی دیە لە بەندیش بلیمەتم لەلای مامۆسا جەزام مامۆسا من شوکەتم سڵام لە مامۆسا جەلال ئەمڕۆ لاتان دەعوەتم سڵاو لە مامۆسا جەلال ئەمڕۆ لاتان دەعوەتم ئەگەر جوانم بۆت نەگوت مامۆسا خەجاڵەتم بمبورە خەجاڵەتم هاي بۆ خوازێنی ئەو کچە سلێمان هەڵشۆی دێنم بۆ خوازێنی ئەو کچە سلێمان هەڵشۆی دێنم هەڵشۆی پارەی زۆرە بە قەرز لێیەسێنم هەڵشۆی پارەی زۆرە بە قەرز لێیەسێنم هاي تاکیدم شکست دەخۆم وەڵایی شکست دێنم جاران دایک بەهات بۆلام دەیگوژنت بۆ دێنم ئەمیش دەمگوت دایەکیان مناڵم ژن نایەنم ئێستا دڵێم دەیێنم دایک مەڵێ بۆ دایەنم باوک مەڵێ گەر باسیکەی هەردوو چاوت دەردێنم هەردوو چاوت دەردێنم هەردوو چاوت دەردێنم هەردوو چاوت دەردێنم ڕادیۆی گەڕیان شنەبایەک بۆ ڕەوینەوەی خەمەکان عراق چون جونه